ناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لە خزمەتتانداین بۆ قسەکردن لەسەر دوا پێشاتەکانی جەنگ و گۆڕانکاریەکانی جەنگی ئەمریکا و ئیسرائیل دژی کۆماری ئیسلامی ئێران قسە لەسەرەوە دەکەین ئایا چاوەڕوان دەکرێت ئاگربەست ڕابگیرێ باز لە وتاری دۆناڵد ترامپ دەکرێت کە قسە لەسەر چەند پرسێک بکات پێشبینی کراوە لەبارەی ناتۆ لەبارەی جەنگی ئێران هەروە لەبارەی بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی و بەنزینیش لە ناوخۆی ئەمریکا وەخسە لەسەرەوەش دەکەین بۆچی ئەم جەنگە درزی خستۆتە ناو هاوپەیمانەکانی ئەمریکا و ئەوروپا و پەیمانەتی ئەمریکا و ئەوروپا یاخود ناتۆ چی لێ بەسەر وەخسە لەسەر کۆمکاری وڵاتانی عەرەبیش دەکرێت بازدەوە دەکەویش لە بەردەم هەڵۆشانەوە دابێت بۆی ئەم جەنگە هەر وەخسە لەسەرەوەش دەکەین ئایا پێشاتی دیکە ڕوودەدات ئەو مۆڵەتە دەڕۆژێکە ترامپ داری کردبوو کە لە شەشی ئەم مانگە کۆتایی پێدێت وا دەکات جەنگەکە بەرەوەڵکشانی زیاتر بڕوات ئەم پرسە لەگەڵ هێک لە بەڕێزان دکتۆر دارا محەممەد ئەمین لە ستۆدیۆ هەروە لە هەولێرەوە مامۆستا مەسعود عەبدولخالق لە لەندەنی شۆ دکتۆر ئیبراهیم محەممەد قسەی لەسەر دەکەین سوپاسیان بەدەمتان دەکەین کاوتۆر بەخێر بێن ئەگەر سەرنجی بەڕێز بزان لەسەر ئەمڕۆ ترامپ قسەی کردبوو باز لەوە دەکات کە ئێران داوای کردبێ ئاگربەست بکەن لە بەرامبەرکردنەوەی گەروی هورموز هەرچەندە ئێران ڕەت تێکردەوە پێ دوای شتێکی وا ڕوودا گەروی هورموز بکرێتەوە لە بەرامبەر ئاگربەست بەناوی خوای بەخشندە مێهرەبان ئەسڵاو ڕێز لە بەڕێستان و لە میوانەکان و لە بینەرانی خۆشەویست لە شوێنەکەن لە ڕاستیدا ئەم بابەتە کە قسەی لێکن بابەتێکە هەموو جیهانی گرتوتەوە کاریگەریەکانی لەسەر هەموو جیهان کەم تا زۆر بەجێهێشتووە تایبەتی وڵاتی خۆشمان وەگە دەرفەتم پێ بدەی حەز دەکەم لە بەشێکی بەرنامەکە باس لە کاریگەریەکانی ئەم جەنگەش بکەین لەسەر هەرێمی کوردستان و عێراق زۆر مەبەسمە دواتری پێگەی هەرێمی کوردستان لەم جەنگە چۆنە و ئەوەی هەرێمی کوردستان چی بکە باشەوە ئایندەی عێراق و ناوچەکە بەرەو کوێ بڕواوە ئایندەی هەرێمیش چی لێ دێ چکە بمانەوێ نەمانەوە کوتمان جەنگەکە کاریگەری لەسەر هەموو دنیا جێهێشتووە لە وڵاتانی دوور و نزیک لە ئاسیاوە هەتا ئەفریقا و ئەوروپا بەڵام لەسەر ئێمەش کاریگەری تایبەتتر بە حکمیەوەی لە ناو گەرمەی مەیدانی جەنگەکەینیان کە عێراق بەشێکی گرتوتەوە ئێران دراوسێمانە و ڕۆژانە و شەوانە لانی کەم دەنگی موشەکەکانە بیستین و کوردستانیی گرتوتەوە لە ڕاستیدا هەمومان نەزانین ئەم جەنگە ئەمریکا دەستی پێکردو و هێز و توانای ئەمریکا و ئیسرائیل لە ڕووی سەربازیەوە زۆر لە ئێران زیاترە و هێز و توانای ئەمریکا لە ڕووی سەربازیەوە لە هی رووسیا و چینی زیاترە گومانێکیان نییە مەگەر کڵاوە ئەتۆمیەکانی رووسیا زیاتر بێ لە هی ئەمریکا بەڵام بەگشتی باسەکەینەوە باش ئەم جەنگە ئەمریکا دەستی پێکردو و وەکو سروشتی هەموو جەنگەکان بەڵام ئەمانە لە سنووری جەنگەکانی تریشی تێپەڕاند بێبەزەیانە هیچ شتێکی نەپاراستووە لە قوتابخانەی مناڵانەوە بیگرە هەتا کۆچێتە زانکۆکان و تا ئاوی خواردنەوە و کارگای شیرەمەنی و هەموو ئەو بابەتانە و خەڵکێکی زۆری بەداخەوە سڤیل بۆ نەقوربانی و هاوڵاتیانێکی زۆری کوردیش لە ئێرانە بەرکەوتون ڕۆژهەڵاتی کوردستان زیانیان بەرکەوتووە ڕۆژهەڵات زیانیان بەرکەوتووە یا کوردانی لە ناوچەکانی تری ئێرانن کۆمەڵی خێزان بوونە قوربانی لە ئەسفەهان لە تاران ئەوەی کەم لە نزیکەوە گەدارم بەرحاڵ جەنگەکە وێرانکاریەکی بەسەر ئێرانە هێناوە ئێستا کار گەشتوتە ئەوەی لە پردەکانی هاتوو چۆشەدەن و ترامپ شانازی بەوە شەوەکە کە لەوە شانداوە تاوانی جەنگیشن کرد هەمویان بڵێ بە پێی یاسای نێودەوڵەتی بە پێی یاسای نێودەوڵەتی هەمویان تاوانی جەنگن بەڵام کار لە تاوانی جەنگ دەرچووە چونکە ئەم جەنگەیە کە ترامپ بەرپای کردووە ئەسڵەن ترامپ خۆی بە باوەڕی بە نەتەوە گرتوەکانیش نییە و باوەڕی بە ئەنجومەنی ئاساییشیش نییە و بڕوای بە ئاساکانی جەنگیش نییە و بڕوای بە ناتۆش نییە و بڕوای بە کۆنگرێسی وڵاتەکەشی نییەوان بڕیاری بۆ بدەن لەبەرەوە پێشەلکاری هەموو کۆی ئەم یاسایانەی کردووە هی ناوخۆ و هی دەرەوەش یاسا هەم نێودەوڵەتیەکان و هەم یاساکانی ناوخۆی ئەمریکاش کە گوێ بۆ کەس ناگرێت بەرحاڵ جەنگەکە چۆتە قۆناغێکی مەترسیدارەوە بە تایبەتی دوایەوەی ئێران کە لە هەفتەی یەکەمانە ڕووخا و ئێستاش بەردەوامە و ماوە و ڕاپەڕینێک نەبوو لە ناوخۆی ئێرانە
ترامپ بە شکستێکی زانێ بۆ خۆی کە بڕیاری شەڕێکی دا کە پێی وابوو چەند ڕۆژێکە خایەنێ و گورزیەکە و ئێران کۆتایی دێەوەی کاتە سەرکەوتنێکی گەورە. ئێستا بۆ لە پێناومانەوەی خۆیەوە لە پێناوەی بڵێ من سەرکەوتوم جەنگەکە بە هەموو قارێک ئابا و هەموو هەڕەشەیەکەکەوە هەموو چەکێکیش بەکاردێنێ ئەوەی بۆی بکرێت تەسەورەکەم هەموو جۆرە چەکێک وەک بەکاری هێناوە هیچ تریش بەکاربێنێ. و ترامپ لەم گفتوگویان ببوورن لەم لە دوانانەی کەیدا گومانی تیانێکە ڕاست نین لەبەرەوەی پێچەوانەی یەکن یعنی لێک ڕۆژاڵێ بڕیارماندا جەنگ بۆستێنین لە چەند کاتژمێرێک کاڵێ و بڕیارماندا ئێران وێران کەین لە چەند کاتژمێرێک تراڵێ ئەوە ئێمە گەروی هورمز ناکەینەوە حەقمان نیە بەسەرەوە خۆڕێ لە ئێمە نەگرتووە چێ ئیشی بە گەروی هورمزە وڵاتانی چینە وڵاتانی تر ئەوروپایە با خۆیان بچن بیپارەدن لە هەمان کاتیا دوای چەند کاتژمێرێک گەڵەیە گەر گەروی هورمز نەکاتەوە ئێمە گفتوگۆکان ڕاگری. ئێران هەموو کاتێک ڕاستە ئەمە ڕاستە لەوە چێت تا ئێستا هیچ جۆرە دانووسانێکی ڕسمی نەکراوە لە نێوان ئێران و ئەمریکا و نێوەنگیر هەیە گومانی تیانە بەڵام ئێران هەموو کاتێک ئامادەیە ئەگەر بزانێ ترامپ مەبەستێتی گفتوگۆ بکە بەڵام ئێرانیەکان بە گومانن لە هەموو هەڵوێستەکانی ترامپ ئەو کاتێک کاڵێ گفتوگۆ دانووسانەکەین باشە ڕاگرین هێز زیاترە هێنێ ئەو کاتێک کاڵێ بادانیشتەکانمان ڕاستە خۆ بێ ئەمجارە باشتر لە سەرکردەکانی ئێرانەدا و بەرپرسیەکانیان لەناوە لەبەرەوە ترامپ هیچ مستاقەتێکی نەماوە لای ئێرانیەکان و لای خەڵقی دنیاشانی تەنانە لای ئەوروپیەکانیش بەبەستم پێ ئەوەیە کە ئێرانیەکان هەموو کاتێک ئامادەی دانووسان و گفتوگۆن بەڵامەوە ئەمریکایە کە گفتوگۆ و دانووسانی ناوێ ئەوەی کەم نەیبیرم. سوپاس دەکەم دێمە خزمەت مامۆستا مەسعود جەنابیشت بەخێر بێی دەمانوێت سەرنجی بەڕێشت بزانین لەسەر دوا پێشاتەکانی ئەم جەنگە بڵێن زیاتر لە مانگێکی تێپەڕیوە و ئەوەیش کە ئامانجەکانیان بەدینە دواتریش باسی وتارەکەی ترامپ دەکرێت کە بڵێن بەرەبەیانی ئەمڕۆ پێشکەشی بکات چی چاوەڕێ دەکرێت وەستانی شەڕ ئاگربەست بڵێن زیاتر بارگژی زیاتر بەنای خوای گەورە و میهرەبان دەستان خۆش بی سڵاو لە بینەرانتان و لە هەردوو میوانی ئەزیز وەڵی سەرەتای جەنگ لەگەر ئێستا کەمانگە کوشتەچی بەسرا تێپەڕیە زۆر لێک جیایە زۆر ینی تەنانەت ترامپ و نەتەنیاهۆ پێشی جەنگەکەی واتە سێمین چارەمین ڕۆژی جەنگەکەش وتارەکانیان زۆرتون بوو لەسە ئاستی جیهان و خەڵکەش زۆریشیان ترساند بوو تاوڕاتدەی وەزیر خارجی رووسیا گوتی وڵاتانی عەرب سەرۆکی وڵاتانی عەربی ئەوەندەی لە ترامپ و نەتەنیاهۆ دەترسێن ئەوەندە لە خوا و پێغەمبەر ناترسێن قسەی زۆر گرنگ بوو ئەو کاتی ئامانجەکان دیارە چ بوو چیان دەویست ئێستا ئامانجەکان گچکە بووینەوە تەنها کردنەوەی گەروی هورمز یعنی وەزع زۆر گۆڕا یعنی ترامپ و نەتەنیاهۆ چاوەڕێ بوون لە ناو ئێران خۆپیشاندان و شەڕبی ئێستا خۆپیشاندان لە ئەمریکای دەستی پێکرد چاوەڕێ بوون میلەتی ئێران هەموو تێک بەربی ئێستا ترامپ وا دەیەوێت لە ناتۆ بکشێتەوە ئیمارات دەیەوێت لەگەر چەند وڵاتێک لە جامیعی عەربی بکشێنەوە یعنی وەزعەکان زۆر پێچۆن ئەو معنای ئەوە نییە ئێرانیش سەرکەوتوو بوو ئێران یعنی من ئەوەی هەردووبارە دەکەمەوە بەرپرسانی ئێران دەرێن ئێمە سەرکەوتوو بووین بەڵام ئێمە جوداینا لە گفتوگۆدا ئێران سەرکەوتوو نەبووە ئێرانیش تووشی وێرانکاریەکی زۆر زۆر گەورە بووە و تووشێوەش بووە میلەتی خۆی لێی بپرستەوە برکاکە تو ئەو هەموو ئەزیێت و ئازارەی حتا خۆشیاندا یعنی خۆیان لەسەر بە شەهیدکردندایە بەڵام لەسەر چ لەسەر قەزیەی فەڵەستین کە عەرەب ساحێبەتی دەکا هەتا ئێستا تاقەتیان نەکرێ بەڵکو لای ئیسرائیل و ئەمریکانە و تا ئێستا با قسە چیز بکەین یعنی حەماس توانای ئەوەی نمایە ئەویش توانای ئەوەی نمایە تەقە بکە یعنی ئێستا لە جەبهەکان بەس لە ناو عەرەب بە فەڵەستینەوە هیچ تاقەت تێدا نمایە جگە لە ئێران جەماعەتەکەی خۆی یعنی ئەمە ورد بین ڕاستە ئەوەی حەماس ئێستا پێی ناکرێت فەقیری یعنی وڵاتانی عەرەبی وایان لێ کردیا لە حرەکاتی ئیسلامی ناو عەرەبی کە هەیە بە هیچ نەوعەک توانایی هیچ جموجۆڵەکیان نەمینی وەکو برێ وەزع زۆر گۆڕایە ئێستا کار هاتە سەر ئەوەی
هەم جیهان گرانیەکان قەیرانی ئابووری وای لێ هاتیە جیهان تقریبان وا هاتە جواب چەند ڕۆژی ڕابردوو لە پاکستان ئەوڕۆ ئەو 5 خاڵەی سین قسە و گفتوگۆیەکانی ئەوروپا ئاگەت لێ ئەوروپا ئەوڕۆ یەکێتیەکیان هەیە میساقیان هەیە مادەی 42 ئەگە غەڵەت نەبم باز لە دیفاعی مشتەرەک دەکا بەرەو ئەوەی دەچن یعنی ئەگەر لە ناتۆ تێک بچی یعنی وەزعی زۆر پێچەوانە هاتیتەوە کە ڕاستەکەی تەوەقع نەدەک ئەم بەخۆم یەک لەوانە ئەو تەوەقعام نەبوو کە ئێران بتوانی بەخۆی بە وەزعی کە تێی کەوتبوو بەو ناتەبایی لە ناوە خۆیان بەو حیسارە زۆری لە سەرخۆیان ئەوها بتوانی بەو شێوێزەی ڕاوەست خاستن کە ڕۆژی یەکەم سەرکردایەتی خەتیەکەمیان کوژران تەوەقعمان وابوو ڕاستی ئێران لە مەترسێکی یەکجار زۆر گەورەدایە بەڵام ئێستا وەزە زۆر گۆڕایە جارێ بەڵێ بڵێنەوەی تێپەڕاند ڕوخانی ئەم دەسەڵاتە کە ئامانجی یەکەمی ئامانجی سیاسی بڵێن ئەمریکا و ئیسرائیل بوو باش تێ نەگەیشتم وڵە بڵێ مێرانە و قۆناغی تێپەڕاند قۆناغی ڕوخاندن کە ئامانجی سیاسی بڵێن ئەمریکا و ئیسرائیل بوو وڵی ئەو بەڕێی من ئەو ئامانجەی تێپەڕاندیە بەڵام ئەمە نابی یعنی ئێران ئەم دووارەی دەکەم و ئەوان درن سەرکەوتن نییە بەڵام دەتوانین برین نەیهێشت ئیسرائیل و ئەمریکا سەرکەوی جەشتە چتریش هەیە یعنی نەتەنیاهۆ دەڕۆژلەوە پێش شانازیەکی گەورەی کرد گوتی ئەمێن وعدم پێدان کە ڕووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگۆڕم ئەوە گۆڕیم ئێستا ئەوە نەما ئەو خطابەی کەوت ئەنی ئێستاوە حیزب الله وا هاتەوە مەیدان حوسیەکان هاتنەوە مەیدان ئێران لە مەیدانە ئەم نارێن بەس تەنها حەماس فەقیرەی ئێشتان لە مەیدان نییە ئەیش وڵاتانی عەرەبی دەست و پێیان گرتیە ئەو مەنزلیسی سەلامەی کە پێکاتیا ئەوانە دەست پێیان کرد دەنا تقریبان نەتەنیاهۆ خراپ لەو وتارش بچێمە ئێستا ئەوڕۆ پرسیاری گەورەی لێکرا لەلایەن سەرۆکوەزیرانی پێشووی ئیسرائیل گوتی کاکە تو باس کرد شەرق ئەوسەد دەگۆڕین وا دەکەین ئێستا هیچ نەگۆڕی هیچ شتێک نییە حەز دەکەین بێی جوابمان دێەوە یعنی بێدەنگ بوو نەتەنیاهۆ ئەوە وەزعەکەی یعنی وەزە تاڕادەیەک پێچەوانە بیتەوە بەڵام هێشتان زۆر مایە ئێران کارتی لە بەردەمی کەمە بەڵام کارت لە بەردەمی بەتایبەتی کارتی عسکەری تەکنۆلۆجیا لە بەردەمی ئیسرائیل و ئەمریکا هێشتان زۆرە بەڵێ دوای دێمەوە خزمەت مامۆستا لەسەر وتارەکەی ترامپیش دێمەوە خزمەت مامۆستا مەسعود کاک تۆری برایم جەنابیشت بەخێر بێی دەمانەوێت سەرنجی بەڕێز بزانین سەبارەت بە مەسەلەی دۆخی بەتایبەتی وڵاتانی ئەوروپا و بەریتانیا کاردانەوەکان لەوێ چۆنن سەبارەت بە جەنگ لەسەر هاوڵاتیان لە ناوەندە سیاسیەکان چۆن قسەی لەسەر دەکرێ ناوەندەکانی لێکۆڵینەوە پەیوەندی ئەمریکا و بەریتانیا بەکوێ دەگا ئەمریکا و بڵێن وڵاتانی ئەوروپا بەنای خی بەخشندەی مێرەبان زۆر سپاس بۆ بەڕێستان کاک حەکیم و هەروە بۆ میوانە بەڕێزەکان و بۆ بنەرانی خۆشەویست ئەلبەتە یەکێک لە لێکەوتەکانی ئەم جەنگە هێشتا کە نەگەشتونەتە کۆتایی جەنگەکە بریتە لە سەرهەڵدانی کۆمەڵەیە قەیرانی تر کە بەدوای خۆی داهێناوە من پێم وایە ئەگەر بێت و ئەم جەنگەی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و ئێرانش بۆستی ململانەکانی ئێران وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بەردەوام دەبێت و بۆ دوای خۆشیدا کۆمەڵی ململانی نوێی لەسەر ئاسی نێودەوڵەتی لێ دەکەوێتەوە و ئێستا سەرەداوەکان یا سەرەتای ئەو ململانانە بە دەرکەوتون بە تایبەتی دواوەی کەوا وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ترامپ بە شێوازی هەڕەشە بە شێوازی گاڵتەکردن بە شێوازی ناو ناتۆرە بە چەندین شێوازی تر هاوپەیمانە دێرینەکانی خۆی کە ئەوروپیەکان و بەریتانیان فەڕەنسان یعنی بە شێوازێکی زۆر ناشرین باسییانەکە و هەڕەشێوەش دەکات کە لە ناتۆ دەکشێتەوە و یەکێک لەو خاڵانەی کە ئەمشەو قەرارە باسی بکا بریتە لە کشانەوەی لە ناتۆ ئایا دەکشێتەوە لە ناتۆ ناکشێتەوە لە ناتۆ مەش بەڕاستی یەکێکە لەو خاڵانەی کە بەلای وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و خاڵێکە کە دەسەری دەوەستێت ترامپ قسەی لەسەر دەکات بە هەمان شێوە ئەوروپیەکان لێرە بەریتانیا سەرۆکوەزیرانەکەی ئەمڕۆ ڕاگەیاندکەوە لە ئایندەدا کۆبوونەوەیەکی سەرانی وڵاتانی ئەوروپی دەکات بۆی کەوا چۆن لەگەڵ ئەم ئەزمەوەم قەیرانە نوێیت کە سەری هەڵداوە بێنەوە چۆن لە گەروی هورموز ڕۆڵ ببینن و چۆن لە دوای ئەم جەنگەوە هاوپەیمانەتەکان سەر لە نوێداڕشتنەوە پێناسەیەکی تری بۆ بکرێت لە سەر ئاسی نێودەوڵەتی
و حەزەکەمەوەش بڵێم لە دوای جەنگی جیهانی دووەمەوە هەتاوەکو ئێستا شتی وا ڕوو نەدا وڵاتی گرتوەکانی ئەمریکا بڕاتە جەنگێکەوە داوا بکات لە هاوپەیمانەکانی بێنە بەرەی جەنگەکەەوە نەچنە بەرەی جەنگەکەیانەوە. بۆیە ئەمە سەرەتایەکی نوێ لە پەیوەندی نێوان هاوپەیمانە کۆنەکان هاوپەیمانە دێرینەکان. من پێم وایە گەر بێت و جەنگی جیهانی دووەم کۆتایی ئەو ئیمپراتۆرەتە بێت کە دەیانوت خۆری لێ ئاوا نابێت کە بەریتانیا بوو. پێم وایە ئەم جەنگەی نێوان وڵاتی گرتوەکانی ئەمریکا و ئێرانیش سەرەتایەک دەبێت بۆ لاوازکردنی وڵاتی گرتوەکانی ئەمریکا هەرچەندە ئێران براوە نابێ و تاوەکو ئێستا لەژێر هەڕەشە و لەژێر بۆمباردنێکی زۆردایە، موشکبارانێکی زۆردایە و بنیەی تەحتی و هەروەها حتا جادۆبان و ئەو کارگانیشی کە پێویستی ڕۆژانی هاوڵاتیانن دەکرێنە ئامانج. و پێم وایە وەکو ترامپ خۆی وتی ئێران دەگەڕێنەوە چاخی بەردین. پێم وایە وڵاتی گرتوەکانی ئەمریکا یعنی زەربەیەک یان هێرشێکی زۆر بە فراوانی خودی سەر ئێران و ئێران ئەم کاریگەریانی لە دوای جەنگەکە لە کات جەنگە خراپتر دەبێت. بەڵام بۆ وڵاتی گرتوەکانی ئەمریکاش بۆ ترامپیش سەرەتایەک دەبێت کە خۆی بە تەنها ماوەتەوە لەم جەنگاوە کاریگەری دەبێت لەسەر هێزی وڵاتی گرتوەکانی ئەمریکا لە دوای جەنگەکەەوە. چکۆمان لەبیر نەچێت دوای ئەم هەڵوێستانەی ترامپ، دوای ئەو هەنگاوانەی کە لە دوای هاتنە سەر دەسەڵاتی و گرتێ بەر، ئەوروپیەکان ئێستا حەز بەوە ناکەن کە وڵاتی گرتوەکانی ئەمریکا ئەو سەردارەتی جیهانی هەبێت کە لە ڕابردووە هەیبوو. و ئەم جەنگەی ئێستا وڵاتی گرتوەکانی ئەمریکا و ئێران پێم وایە سەرەتایەک دەبێت بۆ داڕشتنەوەی هاوپەیمانێتی لەسەر ئاسی نێودەوڵەتی بە تایبەتی ئەوروپیەکان کاتی خۆی کە بەریتانیا لە یەکێتی ئەوروپا دەرچووی ئێستا هەوڵەدات لەگەڵ ئەوروپیەکانە یەک هەڵوێز بن، یەک هەنگاو بن، هاوکاریەکانیان زیاتر کەم بڕۆنە قۆناغێکەوە کە بەرگری لە خۆیان بکەن، بەرگری لەو هەڵوێستانیان بکەن کە باجی لەسەر دەدەن. بۆیە سەرەڕای ئەوەی کەوا لە ناو خۆشان ناوکۆکن، سەرەڕای ئەوەش کەوا فشارێکی زۆری ناوخۆشیە لەسەر ئەمانە بە تایبەتی هێزە ئۆپۆزیسیۆنەکانی بۆ ئەوانەی کە پۆپۆلیستن هاوشێوەی ترامپن. بەڵام بەریتانیا نەچۆ ژێر ئەوەی کە وڵاتی گرتوەکانی ئەمریکا داوایەکە. ئەمە لە لایەکی تریشەوە بەڕاستی لە ناوەندەکانی توێژینەوە ئەوەی کە من پەیوەندیم لەگەڵان هەیە لە ناو لەندەن. ئەوەی جێگەی تێڕامان ئەوەیە کە ئەم لێ دوانانەی ترامپ لە سەرەتای جەنگەوە هەتاوەکو ئێستا تەناقوزاتی زۆر تێدایە. هەر لە سەرەتای جەنگەوە هەفتەیەکی پێنە چوو تێمە جەنگەمان بردوێتەوە، دوایەوە وتی ئێمە دانوستانەکەین، دوایەوە وتی جەنگەکە تەواو بوو، دوایەوە وتی من یانی سێرەکەی وتارەکانی زۆر متەناقیزن لەگەڵ یەکتریدا. ڕۆژە دەڵێ من تر هەموو شتێکم کۆتایی پێێناوە، ڕۆژێکی تر دەڵێن نا من گفتوگویان لەگەڵدا دەکەم. ئەمە وای کردووە کە حتا تۆژەرەکانش بۆ تحلیلکردن، بۆ تێگەیشتن لە واقعی سیاسەتی وڵاتی گرتوەکانی ئەمریکا سەران سوور بمێنێکە بۆ وڵاتی گرتوەکانی ئەمریکا ئەو زین هێزەی کە توانی یەکێتی سۆڤێت بڕوخێنێ. ئێستا وای لە هاتووە سەرۆکەکەی لە مدەی مایەکە چەندین جار، یعنی ئەوە داتا لە بەردەست چەندین جار قسەی کردووە و قسێکی دوای 24 ساعت قسێکی بەشەوانەوەی تری کردووەتەوە. لەبەرەوە ئەمە بەڕاستی زۆر زەحمەتە بۆ ناوخۆی وڵاتی گرتوەکانی ئەمریکا، بۆ هاوپەیمانەکانی، بۆ ئاڕاستەی جەنگەکەی بتوانێت شێوازێکی وا پیشانی هاوڵاتیان بدا یا لەسەر ئاسی گیان وا خۆی پیشاندا کە براوەیە. بەڵام هەرچی دەکا بە هەر هەنگاوێک دەنێ سەرەکا و هەنگاوە وا ناکات کە ئەم وەکو براوەیەکی تەواوەتی دەرکەوێت لەم جەنگەدا، چونکە لە هەر کاتێکدا لە هەر ساتێکدا و ترامپ ویستوێتی کۆتایی بەم جەنگە بێنێ سەرەکا ئێران سودمەند دەبێنێ. بۆیە لەو ساتانەی کە ترامپ هەڵوێستەکانی تووتر دەکات دەزانێت ئەگەر بێت و لەم کاتانەدا لەو کاتانەدا کۆتایی بە جەنگەکە بێنێت ئێران براوە دەبێت تێیدا و ئەویش و نایەوێت ئێران وەکو براوەیەک دەرکەوێت. بۆیە ئێستا دەستی بردووە بۆ کۆمەڵی خاڵ، دەستی بردووە بۆ کۆمەڵی پێگەی ئێران کەوا پیشان بدات ئێران لە ژێر فشارانەدا تەسلیم دەبێت. بەڵام ئەوەی جێگەی سێر ئەوەیە کە دەڵێ ئەمڕۆ لە تویتێکیدا کە لە سۆشیال میدیاکەی خۆی تروت سۆشیال میدیا بڵاوی کردو دەڵێت ئەم سەرۆکەی ئێران سەرۆکە تازەکی ئێران باشە خۆ مسعود پزیشکیان سەرۆکی ئێرانە خۆ مجتەبا خامنەئی نییە، یعنی تازە بێت. بۆیە حتا تەنانەت لە زانیاریەکانیشی دەربارەی سەرکردەکانی ئێران وا پیشانەدات وا پیشانی خەڵکی وڵاتی گرتوەکانی ئەمریکادا کە ها ئەم تەعامل یا مامەڵە لەگەڵ کۆمەڵە خەڵکی نۆدا دەکات لە ئێران کە جیاوازن لەوانەیە ڕابردوو بۆ ئەوەیەوە ئەگەر هاتوو
لە هەر کاتێکدا جەنگەکەی وەستان چووکە ئەومان لەبیر نەچێ وەستاندنی ئەم جەنگە بەدەستی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بەدەستی ترامپە. ترامپ دەتوانێت لە یەک کاتە جەنگەدا ببێنن لە یەک کاتیشدا بامان شێواز توندری بکاتن. سپاس دەکەم دێمە خزمەت دواتر دکتۆر پرسیاری زیاتر دەکەین لەسەر داهاتووی ئەوروپا و بڵین ئەمریکا و ناتۆش. کاکتور سەبارەت بەوەی کە زۆر قسە لەسەرەوە دەکرێت ئێستا ترامپ دەڵێ ئەوانەی کە ئێستا لە هاتنتە سەر حکوم لە ئێران نەرمترن دەڵێ نەرمترن ترامپ وا دەڵێ دەسەڵاتەکەی گەنج کردوێتەوە ئایوانەی کێستا لە حکومڕانی تونتر نین لەوانەی پێشووتر ئەوانەی کێستا لە حکومڕانی ئێران سوپای پازداران زیاتر خۆی بەهێزتر نەکردووە لە ناوەندەکانی بڕیار ئەوەی لە سیاسە دەزانن لە تەواوی دنیا باش دەزانن کە ترامپ کەسێکە ئەوەندەی خەریکی چاوەشەکاریە ئەوەندە ڕاستیەکان ناڵێ لە ڕاستە ئەم زۆرتر من پێم وایە دەیەوێت خەڵقی ناو ئەمریکا چاوەشەکە لەبەرەوەی فشارێکی لەسرە کاڵێ ئێرانیەکان ئامادەی گفتوگۆ دانووسان و ئێرانیەکانیان دەستم ماچەکەن لەگەڵیانە دانیشم و من لەگەڵ هەندێکیان پەیوەندیم هەیە و سەرۆکی تازە نەرمترە و سەرۆکی تازایان هەر نییە وەکو دکتۆر ئیبراهیم وتی هەر سەرۆکی کۆنا و سەرۆکیش نەرمی و لەوانەیە سەرەتا نەرمتر بوو بێ وەک لە ئێستا چونکە خەسارێکی ئەوەندەی داوە ئێرانیەکان باکسەوە یعنی ئەمڕۆ دوایەوەی کە ترامپ خۆ ڕۆژانە وتمان چەندین جار لێدوانی دش بە یەکەدا دوای کەوتی ئێمە هیچمان ناوێت بەس گەروی هورمزمان بۆ بکاتەوە من ئامادەم دانووسانیان لەگەڵا بکەم کە دوێ نەشەوتی گەروی هورمزیشمان ناوێت بیکاتەوە یان نەیکاتەوە ئێمە هێزەکانمان لە 2 هەفتەیەک شێنینەوە ئێرانیەکان وتیان گەروی هورمز من نایکەینەوە با ترامپ هێزەکانی خۆی تاقی کاتەوە بابێ و پێشم وایە ئەستەما ئەگەر ئەمریکا بیتوانیایە بە تایبەتی دوای هێزانەی هێناوێتی لە ڕووی سەربازی و کۆنتترۆلی گەروی هورمزیە کرد بەڵام بۆی ناکرێت ئللا بە خەسارێکی گەورە نەبێ و ناتوانێت یا بمێنێتەوە درێژەی پێبدا بۆیە ناشەوێ بچێتە حربێکی سنجافی درێژخایەنەوە وەکو تەجروبانەی پێشتر هەیە بووە لە ئەفغانستان و لە ناوچەکانی تری دنیا ناوێ ئەو بابەتە دووبارە کاتەوە بۆیە ئێران لەوە بێمنەتە بەڕاستی کاڵێ بەچی پێ ئەکرێ بیکە ترامپ دوایەوەی کە نەیتواری لەم شەڕایە سەرکەوتو بێ خۆی جەنگێکی ڕاگەاندۆ بەبێ ئەوەی پرس بە کەس بکات چەند جار وتمان بەبێ پرسی نەتەوەگرتوەکان مەجلیسی ئەمن بە پێ پرسی ناتۆ بەبێ پرسی کۆنگرس ئێستا دەیەوێ هەموو خەڵکە پشتیوانی بکە دەیەوێت دەوڵەتانی عەرەبی لەگەڵی بن دەوێت دەوڵەتانی ناتۆ لەگەڵی بن ناتۆش زۆر بە توندیەوە ڕەت دەکەنەوە بەڕاستی کە ئەڵێن شەر جەنگێکە ئێمە بڕیارمان نەداوە تیا بەشدار نابین ئێمە لە دەستپێکردنی جەنگەکە و لە بڕیاردان لەو جەنگە هیچ ئاگادار نین لە بەشداربوونیش لەو جەنگە بەشدار نابین وەڵێ کشێمەوە بە حکمی ئەوەی ئەمریکا لە ڕاستیە دامی سەرەکی ناتۆ لە ئەمریکایە پشتیوانی گەورەی کردووە و ئەمڕۆ مارکۆبیۆڵێ ئێمە چەندین تریلیۆن دۆلارمان سەرف کردووە لە ناتۆیە بەڵام ناتۆیە کە بۆ ئێمە نەبێ لە کاتی پێویستی و تنگانەیە ئێمەمانەوەی ئێمە لەوێ شتێکی زیادە ئێمە چاوکاری ناتۆ ناکەین وڵاتانی ئەوروپا ناکەین لە شەڕی ئۆکراین مانای وایە ئەمە ئەم جەنگە وەزێکی وای دروست کردووە کە وەکوتم نەتەوەگرتوەکان دەوری نەمێنێ و ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی دەوری نەمێنێ ناتۆ دەوری نەمێنێ وڵاتانی عەرەبیش طبعاً ئێستا هیچ دەوریان نەماوە کۆمکاری عەرەبیش لەناو خۆیانە تووشی حاڵەتێکی ئەوەی عەرەب پێڵێ تەخەبوت یعنی سەر لێ شێوانێک بوون کە نازانن چی بکەن ئێرانیش ئەوەندەی پێ بکرێ بەرگری لە خۆیەکە و من پێم وانێ نەرمتر بن لە جاران تونترن لەبەرەوەی زانی کاتی خۆی طبعاً ڕابەرێک هەبووە کە ناوی خامنایی بووە خامنایی ڕابەری ڕۆحی و ڕابەری دینی و ڕابەری عسکەری و ڕابەری سیاسی و ڕابەری فیعلی ئێران بۆ لە هەموو ڕوویەکەوە وەکو چۆن کاتی خۆی ئیمام خومینی وتی ئەمە پەرداخێک ژەهرەی خۆمەوە بڕیاری ڕاگررتنی شەڕیدا دوایەوەی ئێران زیاد لە 2 ملیۆن کەس قوربانی دابوو کردیشی بەڵێ لە جەنگی ئێران عێراق جەنگی ساڵە ئەم بڕیارەش بە خامنەیە درا باسانی توانی بڵێەوە بڕیارماندا شەڕاگرین بڕیارماندا لەگەڵ ئەمریکا ڕێککەوین بڕیارماندا
ترامپ داوایەوە کایمە لەگەڵیا پێکدەیت بەڵام ئێستا کە هەموو ئەمانە نەماون پێم وایە ئاسان نەبێ هیچ کەسێک بێ بڕیار با بڵێ وایە ئێمە تەسلیم بووین لەگەڵ ئەمریکا یان گەروی هورمز بە شەریکی لەگەڵ ئەمریکا بەڕێوەیە بین ئیشەکە قورستر بووە ینی کەسێک خاوەنی بڕیار نەماوە ئەم سەرکردانە گەنجا ئەم سەرکردە گەنجانەیە تونە پێشەوە لەوانەی پێشوو ڕادیکالتر و تونتر و مەبدەئیترن بەڕاستی و بڕیاری شەڕاگرتنی لە دەستی سەرۆک کۆمار نییە لە ئێرانە لە دەستی جەنەڕاڵەکانی سوپای پاسدارانە وانیش ئێستا جەنگەکە بەڕێوا بن دوجاری سەرۆک کۆمار لە خەتایە لەگەڵ ئەوانە بێ پێکەوە بڕیار بدەن لەسەرەوەی لەگەڵ ڕێبەری باڵا بەڵێ لەگەڵ ڕێبەری باڵا بەس بوو مستەخەمنەی قسەیکی نییە بۆ نمونە لەسەر ترامپ هەموو ڕۆژە قسە دەکە ئەو زۆر ینی باخێکی نیە بۆ قسەکانی ترامپ بۆ کەمترین قسەی هەیە لەو بارودۆخە پامی هەیە بۆ زانایانی ئاینی بۆ بەرەی مقاومە بۆ هێزەکانی خۆی بەس کەمترین دەزانی ئێرانیەکان هەر پامی کەمیان هەیە لە درێژەی جەنگەکانە دائیم پامی زۆر نادەن بە پێچوانەی ترامپەوە هەموو ڕۆژە دێ وایە مشتەبا فعلەن ماوە یان نەماوە بریندارە یان سەلامەتە ئەوەش بابەتێکە کە هیچیان گرنگ نییە بە بۆچوونی من مابێ یان نەمابێ بریندار بێ یا ساغ بێ بڕیار بە تەنیا لە ئێرانە ئێستا لای ئەویش نەویش نەمابێ کوتم هەموو جەنەڕاڵەکانی سوپای پاسداران هەموو سەردارەکان کە سوپای پاسداران بەڕێوەبن هەر هەمویان لەو قوتابخانەیە دەرچوون کە خامنەیتیا بۆ هەمویان خۆیان بە خوێنکار و بە شاگردی ئەوە زانن بە قەولی فارزەڵێ و لەو ڕێبازە دەرناچن و شەڕی ئەمریکاشەکەن ئەوەندەی لە توانایانە هەبێ و تەسلیم نابن بەڵام دەکرێت دوای ئەگەر ئەمریکا شەڕاگرێ دوای نەمانی شەڕەکە ئەگەر ئێران گۆڕانکاری لە ناو خۆیانەکە و خەڵقی ئێران ببینێکە ئەو وێرانکاری بووە ئەمایان ئەگەری تر هەیە لە ناوخۆ خۆ پیشاندان دروست ببێ داوای گۆڕانکاری بکەن ئەمانە هەموو ڕێتێکێ بەس بەم شێوازەی ئێستا ئەمریکا گرتوێتە بەر نەموشەکی ئێران کۆتایی دێ نە وڵاتی جاواڕوخێەوە ناشتوانێ وڵاتە داگیرکە بەڵکو و بەعکسەوە زۆرتر وێرانکاری بەسەر ئێرانیش و وڵاتانی ناوچەکەش و وڵاتانی دنیاش دێنێ و خەریکە هەموو دام و دەستگانی دەوڵەتەکانی هەڵدەوەشێنەوە دەرەنجامی ئەو شەڕە بەس نهێنی کەچێکە ئێران سەرڕای هەموو شارە تەسلیم نەبوو ئەوە بڵێن هیچ وڵاتێک دەتوانێت ئەم قۆناغە سەختە تێپەڕێنێ کەزی بڵێن ڕیزی یەکەمی سەرکردە سەربازی و سیاسەکانی لە تیرۆر بکرێن بڵێن هاوپەیمانی ئیسرائیل و ئەمریکای دژ بێت دانیان دێگوڵات هەیە داگیری شەکرێ بەڵام خەڵکەکەی شۆڕژە قەنجارێککە هەردێنەوە پێشەوە دەکرێت بە تایبەتی ئەوانەوە کوتم لەگەڵ ئەمریکایە دەسەڵاتێکن لە هەموو ڕوویەکەوە دژبەیەکن بە تایبەتی ئەم شەڕی ئیسرائیل کردوێتی و معلومە ینی شەڕی ئێران و ئیسرائیلی شەڕێکی عقایدیە شەڕێکی مەبدەیە شەڕی دینە شەڕی هەموو ئەم شتانەیە وام شەڕی ئیسرائیل دروستی کردەوە ئیسرائیلی سوور بۆ لە سەرنەمانی ئێران ئەجینا ئەمریکا استراتیژی ئەمریکا پاراستنی بەرژەوەندەکانێتی جارێکتر پوختەکەی ئەمەیە ئەگەر ترامپ بەڵێ من و ئایەتوڵایەک گەروی هورمز لەوانەیە بەڕێوەبەرین بەسەوەی دەستکەوە هیچی تری ناوێت نە دەوڵەتی کەنداوی ئەوێ ناوپەیمانی ئەوێ نە ناتوێ ئەوێ نە ئیسرائیل ئیسرائیلیش بەوا پارێزە لە ئیسرائیل ئەمریکا لای گرنگە یعنی ئیسرائیل لای ئەمریکا گرنگە پاراستنی ئەمنی قەومی گرنگە لای دەسەڵاتی ئەمریکی چونکە جگەرگۆشەی خۆیانە خۆیان دروستیان کردووە ئەمریکایەکی بچووکە لە ناو جاک پرسیار زۆر گرنگە حەزەکەی پرسیارەکە دوای دێمەوە خزمەت بیرمان نەچێ و کاتە سپاس دەکەین مامۆستا مەسعود بینەوە خزمەت بەڕێزت سەبارەت بۆی کە ئەگەر چی چاوەڕێ دەکەی لە وتارەکەی ترامپ سەبارەت بە جەنگ بێ ناتۆ بێ و دواتریش بەڕێز باس لەوە کرد ئەوەی کێسە ئێران بڵێن ئەو شەڕێک کە توش بووە هۆکارە سەرێکی کە مەسەلەی دۆزی فەڵەستینە پشتگیریکردنی ئێرانە لە دۆزی فەڵەستین خۆی ترامپ ڕاستی وتارەکانی لەو دەڕۆژی دوایی زۆر گۆڕا ینی لە خەو هەڕستی جۆرە قسەک دەکا لە کاتی نووسن جۆرە قسەیەکی ترا ئەمە باسیشمان کرد ماوەکە ترامپ لە دوای وتارێکە لە دوای مادەیەکە لە بۆ ناو وتارەکانی بتانی بە خەڵکی ئەمریکا و تاڕادەیەک جیان پیشاندا کە ئەو سەرکەوتووە ئەنی تەنانەت ئەم پێم وایە ترامپ بەو دەست پێشخەری سین ڕازیە ئەوەی ئەوڕۆ بەڵام ترامپ تەبیعەتی وایە تەمان ترامپ یەک لە سەرکردە هەرە جیهانیەکانە لەبارەی نێرجسی و خۆویستی و حتا ینی پراگماتیکی و ئەوە ینی ئەوانەی گەل لیبرالی کۆمەڵێک سیفات لەوەی لێ کۆبیتەوە زۆر دەگمەنە یعنی لە هەڵسو کەوتدا ڕەنگە و بۆی حەزی لەوەی نەبی ئومەم متحیدا یان
سین یان حتاوانەی کە لە ئەنجومەنی ئاشتیەکان لەگەری کە لە پاکستان دانیشتێن نارێ بەجێتان دەکەم و شەڕا دەگرم دەرەوەم بەخۆم شەڕم کرد و ئێستا بە خۆشم ڕای دەگرم یعنی زۆر حەزی لەوەیە حەزی لە شتی تر نییە ئەو وتارەی ئەو شۆی تەمان زۆر حولی ئەوەی دەدات چەپڵی زۆری لە بۆ لێ بدرێ ئەگەر واش پێدەچی ئەوڕۆ لێدوانەکان بەو ئیتیجاهەی بووی مەرزەکان زۆر لاواز بووە 15 خاڵەکە هەرواز لێینا ئێستا تەنها گەروی هورمز بکرێتەوە یعنی مەتالیبەکە زۆر گچکە بوویتەوە بەڵام ئەوەی کە باوردی دەن لە سەرەتای وتاری ئەگەر دەستی بۆی کرد و ئێمە لەو شەڕەی باسی دەستکەوتی شەڕەکەی کرد و کایە سەرکەوتوو بووین و ڕێزیەکەممانەوە کرد و ئەوانەی ئێستا هاتینە عاقل بووینە و دەستمان ماز دەکەن لە بۆ شەڕاگرتن ئەوە بە معنایەوەیە نیازی شەڕاگرتنی هەیە و ئەوڕۆ بە درێژایی ڕۆژی چاوەڕێەوەی دەکرد کە ئێرانیش ئاماژەیەک بنێری قسەیەکی خۆش بنێری کە ترامبی کاتە قسا برێ ئەوڕۆ ئێمە قەمچیمان لێبرن کردبوون بەڵام ئەوان دەستیان بەرز کردەوە پاڕانەوە ئەمە لێمان نەدان و ئیتر شەڕەکەی ڕدەگرین زیاتر بەرەو ئەو ئیتیجا هەیە بەڵام ئەوەی کە من دەیبینم نەتەنیاهۆ و ئیسرائیل پێیان وایە ئەو شەڕە لەو کات و ساتە ڕاوەستی کات و ساتەی زۆر خراپڕاستی استراتیجەتی ئیسرائیل بامە ئەوی یەکەم جارە ئەوەی ئاشکرا بکەم ئەوە بوو کات خۆی کە ئیسرائیل و شانشا یان بابرین ئیمپراتۆریەتی فارسی ئەو کاتی کە هاوپەیمانیان هەبوو هاوپەیمانێکی زۆر تونند تۆڵ بوو ئەو جارش ئەو ئیشیان لە بۆ هەندێک بوو جارشکە ئەو نیزامی ئێستا لا بدرێ ئیمپراتۆریەتێکی فارسی بەهێز بێتەوە لەگە ئیسرائیل و لەگە ئەوانەی ناتۆن لە ناوچەکە تورکایە و وڵاتانی عەرەبیە هاوپەیمانیەکی وایان هەبی و ڕێککەوتنامەی ئیبراهیمی سەرمەشق بی و ئەوە یعنی کۆمەڵێک وەکو برێ ئامانجی تریش هەبوو لەو بابەتەی ئیسرائیل ئەوەی مەبەست بوو هەرچی ئەمریکای جیایە لەبەر هەندێ پێم وایە وتارەکەی ئەو شوی کە 4-5 ساعت مایە بەلای ئەوەی دادەچی کە شەڕ ڕاوەستی بەڵام مادەم ئێران هیچ ئاماژەی شەڕاگرتنی نەنار لەگەر وعددان بە شەڕاگرتنی هەندێک هەڕەشەی گەورە گەورەش بەڕێی من دەکا هەر لە بۆ ئەوەی کە میلەتی ئەمریکا نەرێن ئەوە لە تەراجعی گەورەدایە بارەت بە ئەوەی کە بەڕێزت باست کرد ئێران باجیەوە دەدا باجی دۆزی فەڵەستین ئەوەی کە ئێستام شەڕی توش بووە ئێوە کارە سەرەکیەوە یاخود مەسەلەی هەژمونی ئێرانە ترامپ کە دەیگۆ وەچی شەرق لە ئەوسەد دەگۆڕم ڕاستی ئەو سەرەتا تاڕادەیەکی زۆریش سەرکەوتوو بیان زاڵ بوو ئەو هیچ تەوەرێکی قبول نییە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تقریبان ئەمریکاش هاتە سەر ئەو ڕێی تەوەرەکان تاڕادەیەک لاواز کران ئێستا تەوەرەکە زیندی بۆ دەنا ئەوەی پێی دەگوترێت تەسدیر ئێستاوریانەوە تابعانەوانە زۆربەی ئێران تەرکیزی لەسەر قەزەی فەڵەستین بوو پێچی قەزێکی عەقیدیبی لە لای ئەوانیش چکە زۆر جدیە لەو بابەتی بەڵام یعنی کوبرەی مەسروفەکی زۆری کرد یعنی ئەزیەتێکی زۆری خوارد وە کەسی پێی نارێ سوپاس مەگەر نازەم ئەگەر لە قیامەتی دەنە لەسەر دنیایە وڵاتانی عەرەبی ینی لایەنەکان هاتە مەشاکە ینی زۆر خەرک باسی ناکە و تەحەموسە نییە پێم وایە هەڵەی کردی ئەویش لەو ڕۆوە مادەم قەزەی فەڵەستینی لە قەزیەکی دینی هێنرایتە قەزیەکی قەومی کە عەرەب خۆی وای لێ کردیتە قەزیەکی قەومی ینی ئیشی ئێران نییە ئەوەندا ڕوو لەو قەزیەی بکە ینی وەکو دەستبین ئێستا ڕەنگە لەو ئەزیێت و ئازارێک کە خواردیتی ئێستا جەملێ بوو جەنابی کاکدارەی باسی کرد ڕاست دەکا ئێستا حتا بەو شێوازەی ئەمریکا و ئیسرائیل لێ بدەن شعبی ئێران هیچ قسەی ناکە بەڵام لە دوای شەڕاوەستان وەزعی ئێران زۆر خراپتر دەبێت پێشترێ ئەو ئابلوقە ئابووریە ژیانی خەڵکی خراپ وێران کردبوو لە دوای ئەو شەڕەش ئەو ئابلوقەش بەردەوامبی کاتە ئێران پێویستی بە ڕێخستنەوەی خۆی هەیە پێویستی بە خۆی ڕێخستنەوەشی هەیە لەگەر جیهاندا ئەویش هەتا یعنی ئەگەر ئەمە قسەکە ورتر وردی کەینەوە ئێستا مەجموعەکەیە وەکوی عینی ئیسلامینە تورکیا مەسەڵەن سووریای نوێ بەڵام ئەوانە لەگە ناتۆ و لەگە ئیسرائیل زۆر ڕێک پێکن زۆرشیان قازانج کردیا یعنی حتا لە ناو فەڵەستین محمود عەباس
لەگە ئیسرائیل ڕێکە بەڵام حەماس فەقیرەی دژی ئیسرائیلە محمود عباس قازانجەکی زۆری کردیا وڵاتانی خەلیج لەگە ئەمریکا و ڕۆژئاوان میلەتەکەیان وەکەیان زۆر ڕێک پێکە و یعنی من ئەوە خوێندنەوەیە نەک هەڵوێستی من ئاگاتان لەبێ ئەو خوێندنەوەیە یعنی بەڵام ئێران و ئەوانەی کە دژایەتی ئیسرائیل و ئەمریکایان لە وەزعی زۆر خراپدانە تو لە وەزع خراپە دابی و ساحێبی قەزیەکەش سوپاست نەکە نەکرد سوپاس نەکە ئەسڵەن بێویژدانیەکی ئەوەندە زۆر لە گۆڕەیە قەزیەی مەزهەبیەکی وا هاتە پێش ئەمن قەت نەمدەزانی خەڵکی مسلمان ئەگە کەمایەتیش بن چۆن نەبیەوە دڵڕاق بە مەزهەبی یعنی پێت خۆشبی ئیسرائیل بەسەر جەماعەتەکی مسلمان دازاڵبی با مەزهەبەکەی لەگە توجێ مەزهەب چییە مەزهەب هەر دین نیە یعنی خەڵکەی خۆمان لە کوردستانیش بەداخەوە زۆر بەداخەوە با کەمایەتیش بن ئیسلامیە بەڵام ڕوانگەی مەزهەبی ڕوانگەی تایفی وای لێکردێت چاوی هەرڕاست کوێر بووە یعنی وەندە دڵی ڕق بووە نازم چنەوە ئیسلامیەکە چنەوە مسلمانەکە کوودەستە قیامەت هەرچەند گوناحە ئەوە یعنی ئەوەندەی ڕگ لە شیعی دەبتەوە ئەو شیعەیە ئەوەندەی ڕگ لە سونەی دەبتەوە ڕچی لە ئەبازی دەبتەوە سەلەفیە ڕچی لە سۆفی دەبتەوە ئەو ڕچی لە یعنی ئەو خوقینە زۆرە ئەو چنەوە دینەکە لەبەر هەندێ بەڕاستی پێویستی پێداچوونەوەکی فکری و عقیدی هەموو لایەنەکان هەیە لەگە یەکتر بەڕاستی زۆر ناخۆشە و ئەمن جاروەیە ئیشی من زۆر ئەو مەزهەبی ئەوانە نیە بەڵام زۆر ئیشم لەگەر خەرچی دەرەوەی دینە کە قسە و گفتوگۆی دەکەم نقطەی زعفی لای ئیسلامی ئەوەی گرتیا کە ئەو هەموو خەڵکە دزبێت کە من نمونەکتان لەوەی نۆ قسەکەی ئەخیریشم ئێستا مەسیحی و یەهودی چەند لێک جودانە بەڵام هەردوو کتێبی ئینجیل و تەوراتیان کردیتە عهدی قەدیم و عهدی جەدید لە ناو یەک کتاب بەناوی کتابی مقدس ڕێکیانی خستێ تو شیعە و سودنا و سەلەفی و نازم ئەو هەموو مەزهەبە خۆی یەک دینە یەک پێغەمبەرە یەک کور هەرخی اختلافەکی زۆریش نییە ناتوان لەگە یەکتر بحەوێنەوە بزانە ئەوە کارەساتە چەندین ئاەتی قورئانیش هەیە کە دژی تەفریقەیە دژی کورە تەذهب الريح کورە هەزار ناوی لە ڕای خوای اختلافان نەبی وانە بن بەڵام بەڕاستی ئێستا اختلاف ئەسڵا تەبایی و برایەتی و ئەی پێی دەگوترێت تەعاون عەلە البر والتەقوا هەروجووی ئەسڵەن تۆهمەیە یەک بەو ئیشەی هەستی تۆهمەی پێ دەکەن ئەتو فلان شتی ئەتو سونەی ئەتو شیعی ئەتو سەلەفی زۆر وەزعەتی خراپ کەوتێتە ناو فکر و عقیدەی ئەهلی ئیسلام سوپاس دەکەم دوای دینەوە خزمەت مامۆستا قسە لەسەر کوریش دەکەین دکتۆری برایم بێمە خزمەت بەڕێز سەبارەت بە ناتۆ بڵێن ئەگەری هەڵوەشانەوە هەیە یاخود ئەگەر ئەمریکا بکشێتەوە پاپشتە دارایەکانی ببڕێ بۆ ناتۆ هەڵەوەشێتەوە یاخود وڵاتانی ئەوروپا بەریتانیا ئایا ئێستا پشت بە ئەمریکا دەبەستن بۆ پاراستنی ئاسایشەکەیان لە ڕاستە بڵێ وڵاتی گرتوەکانی ئەمریکا ڕۆڵێکی باشی هەیە لە دابینکردنی ئاسایشی ئەوروپا حەزەکەم لێرەوە بڵێم کە هەتا تاکو ئێستا کە ئێمە قسەی دەکەین سیازە بنکەی وڵاتی گرتوەکانی ئەمریکا بنکەی سەربازی وڵاتی گرتوەکانی ئەمریکا لە ئەوروپا وجودی هەیە بەس تەنها لە ئەڵمانە نزیکەی 35,000 سەربازی لەوەیە تەنها لە بەریتانیا نزیکەی 10,000 سەربازی لەوێ لە پۆڵەندا لە وڵاتانی تر لە دەوڵەتی ئەوروپیا وڵاتی گرتوەکانی ئەمریکا بنکەی سەربازی هەیە ئەمە بێژگەلەوەی کە ژێردەریایی و ئەوە کەشتی گەلی سەربازیشی تێدا لەناو ئاوەکانی ئەوروپادا وجودی هەیە وڵاتی گرتوەکانی ئەمریکا بۆشایەکی گەورەی بۆ ئەوروپیەکان گرتووە بۆیە ترامپ ناوی ناون پلنگی کارتۆنی ئەمە بەڕاستیمە هەر گاڵتەکردنێکی زۆر پێکەنە ناویە گەرتووە مەسەرەن پڵنگی کارتۆنین چۆن داوایان لەیەکی کە بێنن لەگەڵ تا بەشداری ئەم جەنگە بکەن ئەمە لایەکی تریشەوە ئێستا ئەم چرکە ساتەیە کە ناتۆ لە بەردەم هەڵوەشاندنەوەدایە چونکە وڵاتی گرتوەکانی ئەمریکا ڕاستتر بڵێن ترەپ ئەمە یەکەم جار نییە باسی لەوە دەکات کە ناتۆ هەڵبوەشێنرێتەوە لە ناتۆ بێنە دەرەوە و ناتۆی تر ڕۆڵی نەماوە چونکە لە ساڵی 1949 دامەزراوە ناتۆ هەتاوەکو ئێستا ڕۆڵێکی باشی گەڕاوە لەسەر ئاسی هەڵپەیمانێتی ڕۆژ ئاوایی بەرامبەر بە تایبەتی لە جەنگی ساردە بەرامبەر بە یەکێتی سۆڤێت و دوای ئەوەش هەر بەردەوامی داوە کە توانیوێتی ڕۆڵ بگێڕێت لەو ئامانجانی کە دیاری کراوە لایەن وڵاتی گرتوەکانی ئەمریکا و دەوڵەتانی هەڵپەیمانی لەناو ئەوروپادا بۆیە ترامپ زۆر باشە زانێ پارەیەکی زۆری وڵاتی گرتوەکانی ئەمریکا دەڕوا بۆ ناتۆ و ئیسمار دەکرێن ناو ناتۆداوە ئەمەشی زۆر بەڕۆنی وتووە من ئەم هاوینی ڕابردووە لە ناو
لندن سەرۆکی ناتۆ سکرتێری ناتۆ لە ناو لەندەن ناوتی ئەگەر بێت وڵاتی گرتوەکانی ئەمریکا لە ناو ناتۆ بکشێتەوە ئێمە فراغێکی زۆر گەڕمان بۆ دروستە بێ ئەستەمە بتوانین بەردەوام بین چونکە وڵاتی گرتوەکانی ئەمریکا پشکێکی هەرە گەورەی لە ناو ناتۆدا هەیە و هیچ دەوڵەتێکی تر ناتوانێت شوێنی ئەمریکامان بۆ بگرێتەوە بۆیە پێویستەکە وڵاتی گرتوەکانی ئەمریکا بەردەوام بێ لە پارەدارکردنی ناتۆ تاوەکو ناتۆ بمێنێتەوە بەڵام لە ڕاستیدا ئێستا ئەگەر بێت و ترامپ بڕیار بدا لە ناتۆ بکشێتەوە هیچ واتایەک بۆ ناتۆ نامێنێتەوە بەڵکو هاوپەیمانەتێکی نوێ دروست دەبێت لە ئەوروپادا کە دەوڵەتە ئەوروپیەکان بتوانن خۆیان ڕێکخەنەوە بەر لە شێوازێکی تردا لە چوارچێوەیەکی تردا کە لەگەڵ قۆناغەکەدا بگونجێ و ئەم مەترسیانەش وای کردو سەرۆکوەزیرانی بەریتانیا داوا بکات سەرۆکانی دەوڵەتانی ئەوروپی بۆی کوا ببنەوە و لەسەر ئەم بابەتانە گفتوگۆ بکەن چونکە بەڕاستی ناتۆ لە بەردەم هەڵۆشاندنەوەیدا لە چرکەساتی مەترسیداری هەڵۆشاندنەوەیدا بە جۆرێک کە وڵاتانی ئەوروپا لە بەردەم رووسیادا دەخاتە مەترسیەوە چونکە ئەومان لەبیر نەچێت تاوکو ئێستا ئەوەی کە وای کردووە کە پۆتین دەست نەبا بۆ دەوڵەتانی ئەوروپا بریتی بۆ لە وڵاتی گرتوەکانی ئەمریکا و بینیمان لە یەک هەفتەدا کە چۆن ترامپ پێداویستەکانی جەنگی لە ناو ئوکرانیا ڕاگرت بەس ڕاگرتنی رووسیا دەستێکی خراپی لە ناتۆشان لە عەفونە ئوکرانیا وەشان و دەوڵەتانی ناتۆش ناتوانانی شوێنی وڵاتی گرتوەکانی ئەمریکا پڕ بکەنەوە. باشە کاکتۆر سەبارەت بە هەندێک وڵات ئێستا بۆ نمونەیەک وڵاتێکی وەکو ئیسپانیا ڕێگەنادا ئاسمانەکەر بەکار بهێنرێ بۆ بڵێن گواستنەوەی کەلوپەری سەربازی بێ بنکە سەربازەکانی ئەمریکا بێ لەو ڕۆژاندا دۆناڵد ترامپ گرەی لە فەڕەنسا شەبوو کە ڕێگان نەداوە باسی ئیتاڵیاش دەکرێت هۆکارەکەی چیەوە سەبارەت بەوەش بە تەنیابوونی ئەمریکا هیچ کاتێک وەکو ئێستا بڵێن تەنیا بووە وەکو ئاماژەم پێکرد لە پێ قسەکانی کەشوتریشمە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە هەتاوەکو ئێستا وڵاتی گرتوەکانی ئەمریکاوە تەنیا نەکەوتووە لە کاتێکا کە داوا لە هاوپەیمانەکانی بکە بێن بەدەمیەوە لە کاتێکە داوا لە هاوپەیمانەکانی بەشدار بن لە جەنگێکدا ئەوان بڵێن نەخێر بەدەر لەمە داوای لێ کردبن کە بنکەکانی بنکەی ئاسمانی و ئەو شوێنانەی کە ئەوان هەیەە بەکاری بێنێ لەم جەنگەدا ئەوان بڵێن نەخێر هەرچەندە بەریتانیا و فەڕەنسا و ئیسپانیا شرانگەن کە ئەوان ئەتوانن ڕێگە بدەن کەەوە بنکە ئاسمانەکانیان بەکاربێنن بنکە هاوبەشە ئاسمانەکانیان بەکاربێنن لە جەنگی لە جەنگی ئێراندا بەتایبەتی ئیسپانیا درەنگتر وتی بەڵام ئەمە وای نەکرد کە ئەم وڵاتانە بچنە بەرەی هێرش بردنەوە واتە ئەوە ترامپ زۆر باش دەزانێت چی دەڵێت دەڵێ ئەم دەوڵەتانە دەبێت بێن لەگەڵما هێرش بکەنە سەر ئێران دەبێت بێن لەگەڵما گەروی هورمز بپارێزین دەبێت بێن لەگەڵما من چی وت ئاوا بکەین و کاتێکش من جەنگم ڕاگرت ئەمان بڕۆنە بۆ ماڵ من بۆ خۆم دەستکەوتەکان دەچنمەوە بۆیە ئەمە بەڕاستی وای کردووە لە دەوڵەتانی ئەوروپا بەگومانەوە لە سوکەوتەکانی ترامپ بڕوارن چونکە ئەزمونیان هەیە لەگەڵیدا لە شەڕی ئۆکرانیا لە شەڕی ئۆکرانیا بەتەنها دەیویست لەگەڵ رووسیا لەگەڵ پۆتینان ڕێکەوێت و هیچ حسابێت بۆ دەوڵەتانی ئەوروپا نەکات و بۆیە دەوڵەتانی ئەوروپا لە چوارچێوەی هاوپەیمانەتێکی نوێدا خۆیان ڕێخستەوە بەرامبەر بە پلانەکانی ترامپ بۆ ئۆکرانیا و نانهێش ئەو پلانێک کە داینابوو کۆمەڵی خاکی ئۆکرانیا تەسلیم بە رووسیا بکات و ڕێکەوتن بکرێ ئاشتی بکرێ هەڵاوەشاندەوە بۆیە لە ئێستادا ئەوان ئەزانن ئەگەر بێت و لەگەڵ ترامپا بڕۆن سبەینە لە ئایندەدا بۆ بریارە مەسیرەکان استراتیژیەکان پرسیان پێ ناکە هەرچەندە لە سەرەتادا داوای کرد لە بەریتانیا بەر لە جەنگەکەکەوە بنکە ئاسمانەکانی بەریتانیا بەکاربێنێ بەریتانیا ڕەفزی کرد بەڵام پێی نەوت بوو کە ئێمە لەگەڵمانە بەژاری ئەم جەنگە بکە بۆ شێوازێک کە ئێستا داوای دەکا بۆیە کە کاتی خۆی براری جەنگی دابوو دەویست ئەمان ڕاکێشەتە ناو جەنگەکەەوە بۆیە بەردەوام سەرۆکوەزیرانی بەریتانیا ئەمە دووپاتە کاتەوە دەڵێ ئێمە ڕاناکێشنە ناو جەنگێکەوە کە جەنگی ئێمە نەبێ و ئەمە جوای کە لە وەزیری وڵاتی گرتوەکانی ئەمریکا لە وەزیری دەرەوەی بڵێت مادام وایە جەنگی ئۆکرانیا جەنگی ئێمە نییە وفعلا ئەمە کاتێکی مەترسیدارە بۆ دەوڵەتانی ئەوروپا چونکە کە تۆ دێیت بۆ شایەکی ئەمنی بۆ خۆ دروستەکە لە بەرامبەر رووسیا لە ناو خۆی خۆدا چۆن پڕی دەکەیتەوە چونکە ئەومان لەبیر نێچە دەوڵەتانی ئەوروپا لە ڕووی دابینکردنی ئاسایشی خوانە و لە دوای جەنگی جیهانی دووەمەوە هەتاوەکو ئێستا ئاعتیمادیان لەسەر وڵاتی گرتوەکانی ئەمریکا بۆیە لەم یەک دوو ڕۆژە لە 24 سەعاتە لە مانگێکیدا لە ساڵێک ناتوان ئەو وەشایە پڕکەنەوە کە لە نزیکەی 7 ساڵ لەمەوبەرەوە
پشتان بە وڵاتی گرتوەکانی ئەمریکا بەستەوە. باشە بە کورتی دوایش دێنەوە خزمەت سەری کاتژمێری داهات و بەس سەبارەت بە جەنگی ئۆکرانیا کاریگەری هەبووە یعنی ئێستا جەنگی کە لە خۆرهڵاتی ناوەڕاستەیە کاریگەری هەبووە بە قازانجی رووسیا بە کورتی بێ دوای دێنەوە خزمەت قازانجەکە ئەوەیە کە رووسیا بەردەوام لەژێرەوە فشارەدانێک کە وڵاتی گرتوەکانی ئەمریکا لەیەکرد بۆی کەوا بێتە ناو بێتە سەر مەرجی گفتوگۆ بۆی چارەسەری گرفتەکان بکرێت بۆ شێوازەی کە دەوڵەتانی ئەوروپا دەیانەوێت بۆ ئێستا بەردەوامی جەنگەکە لە قازانجی رووسیایە و لە زەرەری ئۆکراینایە بەڵێ ئۆکراینیاش لە جەنگەکە فێری شەڕکردن بووە لەگەڵ رووسەکانە بەڵام رووسیا توانای ئیدارەدانی نەک جەنگە دووسێ جەنگی هەیە لە یەک کادا چونکە دەوڵەتێکە کە لە ڕووی جبەخانەوە کۆ لە ڕووی سەربازیە و کە لە ڕووی تەکنۆلۆژیای جەنگیەوە زۆر پێشکەوتووە و رووسیا هەتاوەکو ئێستا ئەو ئامانجانەی کە دیاری کردو بۆی کا بەدەستی بێنێت و بێتە هاوبەشێکی سەرەکی لەسەر ئاسی نێودەوڵەتی هاوتای وڵاتی گرتوەکانی ئەمریکا بەدینە هاتەوە بۆی کا کۆتایی بە جەنگەکە بێنێ چونکە ئەم جەنگەی کە ئۆکرانیا هەڵی گیرسان یان رووسیا هەڵی گیرسان لەگەڵ ئۆکرانیا یا هەردووکیان هۆکارون بۆ دروستبوونی ئەم جەنگە بریتی بوو لەوەی کە رووسیا دەیویست ئەوەی کە ناتوئیکا بەرامبەر بە رووسیا و ئاسایشی نیشتیمانی من دەکاتە ئامانج قبول نەکراوە بۆیە هەتاوەکو ئێستا ئەو هەست بە مەترسیە دەکا کە ناتو هەیەتی بۆ سەر خاکی رووسیا بۆیە تاوەکو ئەو مەترسیانە بەدەر نەخات تاکو ئەو مەترسیانە بە وەلانەنێت بەردەوامی بە جەنگەکەدا و لە ئێستادا بەردەوامی جەنگ لە قازانجی رووسیای. بەڵێ سوپاسان دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورد سەری ساعات دێنەوە خزمەتان قسەی زیاتر دەکەین لەسەر بڵێن هەرێمی کوردستان لەم جەنگە کورد کاریگەری ئەم جەنگە لەسەر هەرێمی کوردستان سەری ساعات دێنەوە خزمەتان لەگەڵمان بمێنەوە. دایرکتر سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لە خزمەتەداین بۆ قسەکردنی زیاتر لەسەر داهاتووی جەنگی ئێران و ئەمریکا و ئیسرائیل و لێکەوتەکانی لەسەر کوردیش باز دەکەین لەگەڵ هەندێک لە بەڕێزان دکتۆر دارا محەممەد ئەمین و مامۆستا مەسعود عەبدولخالق و دکتۆر ئیبراهیم محەممەد کە تۆ دارا بێمە خزمەت بەڕێزت بەرلەوەی بچینە سەر کاریگەری ئەم جەنگ لەسەر هەرێمی کوردستان و شێوازی ئیدارەدانی بڵین ئەم هەرێمی کوردستان لە کاتی قەیران دیارە ئاراستەی جەنگ کە بەرەو کوێ دەڕوا بیست پێشتر قسەی لەسەر بکەی بەرەوە دەڕوا ئەگەر بەس بێ بەرەوەڵکشاین زیاتر بچێ لە ڕاستیدا وەکو پێشتر باسمان کرد جەنگەکە یان دەبێ ئەم ڕژێمە لە ئێرانە گۆڕانی بەسەرا بێ کە لە قۆناغی ئێستاە بە جەنگەوە بە دوور دەزاندێ یان وەستانی جەنگەکەیە دەکرێت ینی وەکو شەڕئی سارتەر بەردەوام بێ بەڵام جەنگەکە ڕێگایەکتری نییە ئەوەی لە پایامەکانی ترامپی شای خوێندرێتەوە زۆرتر بە دوای دەرچەیەکە ئەگەڕێ بۆ وەستانی جەنگەکە ینی هەر ئەم ئێوارەیە یان ساعتێک بەر لە ئێستا ڕۆیتەرز بڵاوی کردەوەڵێ ترامپ توێتی ئێران نەوەوی نییە ئێران نەوەوی نییە باشە تۆ تا دوێنێ ئەڵێ توانانەوەیەکانمان لە کار خست و ئەگەر ئێمە نەبووینایە بە 6 مانگی تر دنیا وێرانە کرد دەڵێ ئێران هیچ مەترسی نەوەوی نییە و هەر بەرنامەشیان نییە دروستیکەن ینی ئەماشتە سێر و سەمەرەکەیە کە بە ڕۆی تۆرس قسەی کردووە و هەر ئەم ئێوارەیە پێش بەرنامەکەمان و جدی ڤانسەڵێ سەرۆک ئامادەیە لەگەڵ ئێرانە ڕێککەوتن کە بە چەند داواکاریەکی سنووردار بەم هەر بەم نەسە ینی چەند داواکاریەکی سنووردار 15 خاڵ و شت نەما بەمەر جێگەرانیەکان جددی بن و بێنە پێشەوە سەرۆک ئامادەیەوە گەرنەیەن هەرچەندە تەبەن لە درێژێ قسەکانی باسی لەوەی کرد ئێستا سەرۆکی ئێران کەسێکی نەرمە و ئامادەیە بێنە پێشەوە و گۆڕانکاریان بەسەر هاتووە و کۆمەڵێک لەم قسانەی کە ترامپیش خۆی ئەیڵێ بەڵام دەرەنجامەکەی بە بۆچوونی من هەرەگەنە دانووسان و گفتوگۆ و وەستانی شەڕەکە و ئێستا خۆشتەزانی هەوڵێکی پاکستان و سین هەیە پێکەوە پرۆژەیەکی پێنجخاڵیە کە داواکەن شەڕەکە بوەستێ و گەری هورمز بکرێتەوە و دواتریش گفتوگۆکان ڕاستەوخۆ دەست پێ بکا و کۆمەڵێک 4-5 خاڵە ئەوەش هەوڵێکی ترە بۆی کە بارودۆخی دنیا بەرەوە وەزاکە بەرەو خراپتر نەچێت پێ دوایە ناگەینەوەی ئەو مۆڵەتی ترامپ تا 6 چواردایناوە وێزگەکانی کارەبای ئێران غازی بڕوان ناکەم ئەوە بە تەواتی بە ئاماجبیگیری چوە باسی کاردانەوەی ئێرانیش دەکرێت بۆ ئیسرائیل و وڵاتانی عەرەبی ئەزانی ڕۆژانە ئیسرائیل و ئەمریکا لەو جۆرە ئامانجانە پێکن
بڕۆ ناکەمەوە 6 مانگە یعنی کۆتایی دنیا بێ لێوە دنیا آخر بێ و ئەوە تەناب بۆ ترساندنە وەستەکەم پێشەوە ینی بە گفتوگۆکانی ترامپ لەسەرەوەیە کە شەڕەکە کۆتایی پێبێنێ باش چکە نیگەرانە لە دۆستەکانی خۆشی ئەم شەڕە و کووتمان ئەمریکا بەرژەوەندی هەیە لە تەواوی دنیا استراتیژی ئەمریکا جیاوازە لە ئیسرائیل ئێوێ کۆمەڵێک بەرژەوەندیەکانی خۆی پارێزراوی لە ناوچەکە ترامپ دەمێکە خەو بەوە بینێڵە ئێران نەوتی هەیە و دۆڵەمەنە و ئۆباماش کتێبێکی دوای کە سەرۆک نەما لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست لێ باسی گرنگی ئێرانە کاڵێ بێ ئەمریکەکان لەگەڵ ئێرانە دۆستایەتی بکەن ئێران دەوڵەتێکی گرنگە محوەرێکە لە ناو عالەمی ئیسلامیە ئێستا ئەوەی کە بوونە محور عەرەب نەماوە تەنها تورک و تورکیا و ئێرانە ئێران بۆ ئەمریکا گرنگە ئێران بتوانێت ئەمریکا دۆستایەتی لەگەڵ ئێرانە بکە و باس لە گرنگی ئابووری ئێران و جیۆسیاسی ئێران و موقعەکەی و ئەوانە کە چۆن بتوانن سوودی لێ ببینن نانی ئەمریکەکان خەو بەوە بینن لە ئێرانە دەستێکیان هەبێ لێی سوودمەند ببن بەڵام معلومیشە ئیسرائیل کار لەسەر نەمانی ئێرانەکە ئێران بە مەترسێکی گەورە زانێ ئەگەر ئێران ئێستا و شەکی هەیە سبەی نەوەوی هەبێ بۆ ئیسرائیل بە مەترسێکی گەورەیزان بۆ ئیسرائیلەکان هەموو هەوڵێکیان بۆ نەمانی ئێرانە لەبەرەوەی وا ئەبینن ئێران لە محوەری مقاومە و نەمانی ئیسرائیلە ئێرانی لە پێناو بەرژەوەندی خۆی دیارە حتمما هاوکاری حەماسی کردووە و لە لوبنانە حزب الله هەیە و دەیەوێت شیعە باڵادەست بێ لە کاتێکە شیعە لە لوبنانە لە 120 بەڵام دەیەوێت باڵادەست بن و نفوزیان هەبێ و لە ئێمن و هەموو ئەمانە گومانی تیانە بەڵام نەتیجە باشە گەر بابەت نەوەوی و نەهێشتنی نەوەوی بێ وەکو ترامپ هەندێک جارێڵێ خۆ کۆریا نەوەوی هەیە و مەترسی هەیە بۆ ناچیانی ئەم شەڕە لەگەڵ کۆریا بکە کۆریای باکوور بۆ نایکانی خۆ خەتەری زۆرترە هەرە شەشەکە بەڵام لەبەر کۆمەڵێک بە بۆچوونی من یەکێک لەواناوەیە مەسەلەن ڕاست ئێستا تازە کۆریا نەوەوی هەیە بە قورسی ئەزانێ بەزەوە یەکێک لە هۆکارەکانە هۆکارێکترەوەی کۆریا شەڕی چی لەگەڵا بکە لەگەڵی کۆریانە نەوتی هەیە چی هەیە تا ئەمریکا تەماعی تیابێ نە شوێنەکەش هێندە بە گرنگە زانێ وەکو ئێران لەسەر و ئەمانەشەوە ئیسرائیل کۆریا بە مەترسی لەسەر خۆی نابینێ بەڵام ئێران بە مەترسی لەسەر خۆی بینێ بۆیە بەردەوام هانی ئەمریکا و سەرۆکەکانی ئەمریکای داوە بەڵام ترامپ چۆژێر هەژمونی نەتەنیاهۆ بەڕاستی ئەم بابەتەی قبول کرد بۆی کە بچێتە ناو ئەم جەنگەوە بەسکە ئەبینێ قاری جەنگەکە بەرەو شتێکی خراپ بڕوات تەنانەت لەسەر کۆماریەکانیش شارێکی زۆر گەورە هەیە نەبوو بەنزین بەرز بۆتەوە ئەمڕۆ بە پێی ڕۆژنامەکانی ئەمریکا بێ کۆماریەکان لە هەموو هەم ئەڵبژارنانەی دێنە پێشەوە گەرە زەوا بڕوا زۆرینان لە دەستداوە یعنی ئەوە کێشەی گەورەی بۆ دروست کردووە جا ئەوە بەشێکی بوو بەشەکەی تری دوای حەزەکەی دێمەوە خزمەت لەسەر کوردستان قسە دەکەین ئەگەر قسەت هەبێ مامۆستا مەسعود بێمەوە خزمەت بەڕێزت سەبارەت بە کاریگەری ئەم جەنگە لەسەر هەرێم وایە ئەو درۆرانەی کە بۆ هەرێم دێن بۆ هەرێمی کوردستان خۆیەت یاخود بۆ بنکەکانی ئەمریکایە بڵێن یاخود هەرێمی کوردستان لەوە زیاتر بڵێن باز دەدا لەم بارودۆخە چونکە ئێستا بوونی کونسڵخانەی ئەمریکاش لە هەولێر و لە هەندێک ناوچەکەشی دروست کردووە بۆ هاوڵاتی کاتێک کە درۆنەکان تێک دەشکێنرێن لە شوێنێک تێک دەشکێنرێن کە شوێنی مەدەنیە و دەکەوێت بەسەر ماڵاندا خۆیەکە باسی ئێران بکەین ئەو جارە بە ڕوانگەی فراوان تەمەشای نەکەین بینەوە سەر بە ڕوانگەی کوردی ڕاستی وەکو کوردستانی ئێران هیچ مافەتی بە خەڵکی کوردستانی ئێران نەدایە ئەو جارە ئەگە ئێمە باسکەین وەکو خەڵکی بێدەسەڵاتی هەرێمی کوردستان ئێران بەس پاڵپشتی دەسەڵاتی کوردی کردیا پاڵپشتی معارەزە و خەڵکی فەقیر و هەژاری نەکردیا بەڵام ئەوە وامان لێ نەکە ئێمە وەکو برەی دیمەنە گەورەکە ئەوە گەورەکان نەبینین لە ڕاستیدا یعنی هەرێمی سەرکردایەتی کورد سوودێکی زۆری وەرگرتیە لە جەبهەی ئێرانی سەرکردایەتی کورد زیاتر سوودی وەرگرتیە یعنی قەت ڕئیس جەمهور نەدەبوو ئەگەر ئەوانە نەبوونایە لە دەستوری عێراق فیدرالی نەدەبوو یعنی هێزی پێشمەرگە وانە دەبوو یعنی کۆمەڕێک شتەیە لە دەسەردەستی بابرێن ئەی پێ دەبترێ مەدرسەی دینی مەدرسەی ئیسلامی هاتە دەستیان بەڵام لە کاتێکە دەبینین نازانین هۆکارەکەش چیە ینی زۆر جار هەیە نامەنتقیانی وەکوبرەی لەسەر ساسی ڕوانگەی ئەمنی قەومی نییە بەشێک لە حیزبی کوردستانی بەشەکی زۆریش ینی چەند لایەنێک لە کوردستان زۆر دژی جەبهەی مەقاومە و
حەماس و حیزب الله و ئێران و لایەنە ئیسلامیەکان بوون زۆر یعنی لە حەد بە دەردەشبوون وەلەکە ئێستا کەس دەبینن جۆرەی ترە یعنی وایەن لێ هاتبوو قیادەی هەرێم ئەوجاوە ڕەنگە وەکو بڵێ ناوەڕۆکی وەڵامی پرسیارەکەی تو سەرکردایەتی هەرێم تا ئەو ڕاددا دژبوو خوێندنەوەشی لە بۆ ڕووداوەکان چ لە ئاستی عێراق چ لە ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر خوار و خێز بوو چەند جار دەماندید مەسەن لە ساو ئەساسەی هاوپەیمانیەکی دەکرد ئەو لە ساو ئەساسی خوێندنەوە کە چەند عێراق دەڕوخێیان ئێران دەڕوخێیان فلان بەرەی مەقاومە دەڕوخێ هاوپەیمانی دەکرد هاوپەیمانی لەگەر بەعسیەکان لەگەر سوننا قەومیەکان لەگە ئەلبانیەکان لەگەوانە دەکرد دوای لە کاتێک دەیبینی هەر ئەوانیش لە بەغدا دوژمنایەتیان دەکرد یعنی تەمەشاکە خوێندنەوەی هەڵا ئەوە لەوەی گەڕین ڕیفراندۆم کرا ئابووری سەربەخۆ ناوت یەک کۆمەڵە ئیشی گەورە گەورە کە بە هەڵەی کرا بەڵام خوێندنەوەی سیاسەکەی دەرێمە من مەسەلەن لە کاتێک لە چوارچێوەی هاوپەیمانی لەگەر سەدری کرد یان لەگە حەلبوسی کرد ئێستاوانە لە چێن ئەو جارە هاتەوە بەعکسەوە یەکەم دژمنی حەلبوسیە و لەگە مالیکیش دژمنی سەدر یعنی تەمەشاکە هیچ زۆر استراتیجیەک لەلایەن سەرکردایەتی کوردیەوە بەڕێوە نەچووە یعنی هەمووی لە ساساسی خوێندنەوەی هەڵا لە بۆ یان کۆمەڵێک وەکو برێ ڕاوێژکاری ینی ڕاوێژکاری ڕقین لە دڵ لەگەر کورد لەگەر ئەهلی دین ئەوانە ڕایشکاری سەرکردەکانی من بۆیە ڕاستی ئەمن بالا ڕابردوو گەڕێم لە ئێستا و قسە پڕەگوردیشە سەرکردایەتی ئێمەی باشوور وای زانی ئەو شەڕا چەند ڕۆژەی کەم دەخایەنی و لەسا ئەساسا بە خێرایی هەندێک هەنگاوینە جانگاوەکان کە گەیشتە هەنگاوی ئەسکەری بڕک مەترسیدار بوو سێ چار ڕۆژ ینی بەجێرەی قەبارەی ئەوەی کە تەوەقعیان دەکرد هێزیان کۆ کردەوە جەوە زۆر کێشەیە حەقوێ وەزیری پێشمەرگەمان هەیە ئێمە ڕوونی بکاتەوە یان لە بۆ دەوڵەتان ڕوون کە برام ناو هێزم کاکە لەبەر هەندێک ناردە لای چۆمان و ئاجۆمەران کاکە ئەمن مەبەستم نەبوو تەدەخولی ئەو شەڕە بکەم هیچ مەبەستی ئەوم نەبوو مەبەستم ئەوە بوو کە یارمەتی نێوبژی بتەم یان نێلم ینی قسەکی هەبی ئەسڵن وەزیر جاروەیە دەرێن ئاگاشم لێ نییە ئەوە زۆر مەترسیە ئەو زۆرە دەستبردن کە دەرێن دەست لە بۆ ئاگر دەبێت یان یاری بە ڕێک لەو دەمەی ئەو نەوع ئیشە هەڵانە دەست لە بۆ ئاگر بردنە یان سەرکردایەتی ئێمە دوو ڕۆژان یاخی بوو گوتێ من ناوێرم بە هیچ نەوعەکی نەوت بڕواتن ئەمە هەموو گوتمان کاکە کورە ئەوەی نەکەی ئیتر بە خۆت زانەی ڕۆژنامە نووس و مامۆستای زانکۆ و ئەوانەی نووسری سەر بەدەسەڵاتن هێرشەی زۆر توندی سەر هەمویان کرد دوای لۆ ڕۆژی پاشتر چابوو سەرکردایەتی کورد و ئەمە دەستخۆشیان لێ دەکەین کە هاتنەوە سەر ئەو ڕێی کە ڕێگەی نەوتەکەیاندا یعنی ئەوانە هەموو لە خوێندنەوەی هەڵەدێ لە بۆ ڕووداوەکان و زۆر بەداخەوە ڕەوشەنبیران و نووسەران و جاروێ هەندێک مامۆستای ئاینی و مامۆستای زانکۆ بەڕاستی ئەو سەرکردانە بە هەڵە دەبن ناین وەکو ئێمە بێن یارمەتیمان بدەن کە سەرکردا هەڵەیەک دەکا کاکە تو لەبەرچی تەرجیعی دەکەی وەرە پێی برێ بەڕاستی تو دڵسۆز بە لە بۆی پێی برێ کاکەوت هەڵەیە کاکە ئەوە کوردی تووشی کێشەیەکی زۆر گەورە دەکا ئەجا و بارودۆخی ئێستا تووشی ئێمە بووە تا ڕادەیەک هەڵەی خۆمانی تێدایە بەڵام ئەگەر بشتەوێ بە وردی تهدیدکەی کە ئەو دەستە چێە کە ئەو درۆنانە نەماندی سرم پێم خۆشەوە پرسیارێک بی و تەوەرەک بی لەو بابەتەی چکە ڕەنگە سوودی هەبی لە بۆ ئەمنی قەومی فەرموماوەستا بۆمان ڕوونکەوە فەرموو لە خزمەتین بۆمان ڕوونکەوە خۆی زانی ئەگەر ئەو درۆنانە تەنها لە بۆ هەولێر بەهاتا بواە ئەوە ئاسانتر دەستنیشانمان دەکرد بەڵام کاتێک کە لە بۆ سلێمانیش دێ لە بۆ دۆهەیەکیش دێ بەمەعنا ئەوە گومانەکەمان لە بۆ لایتر دەڕوە کاتێک لە بۆ نەوت دەرچی نەوت عێراقیش سوودی لێوەرەگی یعنی دەبی ورتر بین لەو بابەتێک کاتە دەینە سەر قسەیەکی بەڕێز وەزیری دەرەوەی عێراق کە کووردە گوتی کاکەوە حەشتی شعبی نییە گوتیانە چێ گوتی وڵی مقاومەیەک هێنای مقاومەی ئیسلامی ڕاستی زۆر دیارژی نییە چێ گوتی ئەوەیە
ئەجاگەر ڕاوەستین کەواتەگە هەشتی شعبی نەبی ئەدی چێە بزەبت ئەوە وردەکاری دەوێت بزانە ئەم پێم وایە هەر حەشدا بەڵام چه جۆرە حەشدەک سێ بەش لە حەشت هەیە یەکیان حەشدی تورکمانیا یەکیان حەشدێکی شیعیە کە زۆر قەستورە بەرامبەر کورد یەکیان حەشدی عەشایری سوننەیە ئەوانە ڕاستی ئێستا بەو ئێوارەی ئامیر فەوجێک لە تەلعفەر تیارە لەیدا ناوی عەقیدتەها تورکمانیا یان چەند ڕۆژێک لەوە بەر یەک ناوی یەڵماس سەیفەدین بوو کاکە کە ئەوانە کوژران ئەوانە بەڕاستی ئەوانە دەستەی زۆریان هەبوو لەو درۆنانە لە بۆ سەر کوردستان جەبهەی تورکمانی ڕاستی حەسەن تۆران ئەرشەد ساڵحی قونسولی تورکیا زۆر ینی پێوە بە ئازار و ئەوە بوون بەیانات یعنی ئەمە دەبی ورد بین ورد بین لەوەی کە هەرێمی کوردستان بە ئاسانی معلوماتی تەزلیلی دەدرێتێ و بە هەڵەدا دەچێت ئێمە جاروەیە شۆڕشێکمان دروست کردێ لەسەر ئاساسی معلوماتی تەزلیلی بەغەڵەت معلومات درایە بەغەڵەت بووە یعنی ئێستا چەند دەستێک هەیە لە کوردستان بەرپرسن لەوەی دەستێک ئێران حەول دەدا درۆن بنێری و برێ ئەوە فلانجێ دەستێک تورکیایە دەستێک ئیسرائیلە و دەستەشی ئەمریکا یعنی ئەوانە هەموو ئیش لە ساوەی دەکەن هەر یەکە بەنەوعک برێن ئێران ئیش لەسەر ئەوەی دەکا کە ئێمەی کورد دژ بە ئەمریکا و ئیسرائیل بین کە ئەوە ئەماش لەبەرچی بە قسەی ئێران بکەین ئەوە یەک ئەو جارە ئیسرائیل درۆن دەنێری و بەناوی لایەنێک و ئەعلامیشی لەگە باغاردێخی کە ئەمە ببینە بەشێک لەو شەڕی دژی ئێران ئێمەی کورد لەبەرچی بینی ئەمریکاوە ئەو جارە تورکیا ئیش لە ساوەی دەکا کە ئێمە لەگە عێراق تێک بەربین لەبەرچی تێک یعنی زۆرمان ئاگا لێبی ئەو بابەتانە هەیە ئەو دەستانە ئەو موامەرانە هەیە زۆر بەداخەوە وەزارەتی ناوخۆ یان هەواڵگری کوردی یان ئیعلامی دەسەڵات زۆر لاوازن بەرامبەر ئەوان حەقوێ ڕوونی کەنەوە ئەخوێت تەوجیهات بدەن ئەگە دەزانن عێراقا یەکسەر با ئەمە هەموو بڕیار پێکەوە بدەین ئەوە وەزیرەکان بکشێنینەوە ڕئیس جەمهور بکشێتەوە هەرچیتمان لە بەغدایە با بکشێتەوە ئەگە دەزانن یان دەبی وابین نابی هاست بە سەرشۆڕی هەر بەیانەت دەرکەین زۆر سەرشۆڕی ئێستا لە بۆ ئێمەی کورد کە ئەو هەمان لێ دەکرێت بەڵام بەیانەک و هیچ نادەبی مووقیفەبی ئەگەر ڕاستە عێراقە ئەگەر ڕاستە ئێرانە دەبی بەڕاستی مووقیفمان هەبی و ڕەتی بدەینەوە بە هەموو نەوەک ئەگە زانیمان تورکیایە بە سەراحەت با برین تورکیایە کاکە یعنی ئەو مەجموعە دەستانە هەیە لە کوردستان ئەمە هەمومان هەستی پێ دەکەین زۆر بەداخەوە دەسەڵاتی کوردی زۆر دەستەوەستان بەرامبەر ئەو هەموو موامەرەیە دەکرێت هیچی پێ ناکرێەوە و لە توانەشیدا هەیە هەر سەرکردەک لەگە میلەتەکەی خۆی ناتەبابی ئەو های لێدی لەبەر هەندێ باشترین ئیش ئەوەیە سەرکردایەتی کورد لە هەرێمی کوردستان بێتەوە لەگە میلەتەکەی خۆی لەگە هەموو لایەکی پێکوین بۆ بۆ ئەوی هەموو پێکەوە ئەو قۆناغی ڕەتکەین بەڵێ سوپاس دەکەم مامۆستاکای تۆری برایم بێمە خزمەت بەڕێزت سەبارەت بە عێراق کارگەریم جەنگە لەسەر عێراق ئێستا بێمە لە بەردەم قسەکردن لەسەر چەند جۆرێک لە حکوومەت ئێستا حکوومەتەکەی سوودانی کاربەڕێکەرە باسی حکوومەتی فریاکەوتن و جەنگ دەکرێت کە بە پێی دەستور سەرۆک وەزیران و سەرۆک کۆمار دەتوانن دای حکوومەتی فریاکەوتن بکەن و پەرلەمان بە دوو لەسەر 220 ئەندام پەسەندی بکات یاخود حکوومەتێکی نوێ پێک دێ لەم جەنگە لە بەردەم چی داین بۆ عێراق بەڕاستیدا من حەزەکەم بەرەوەی کە وەڵامی پرسیارەکە بەڕێز بدەمەوە بە سەبارەت بۆ درۆنانی کە دێنە سەر هەرێمی کوردستان بەبێ جیاوازی سلێمانی و هەولێر و دهۆک و هەڵەبجە و هەموو منتیقانێک کە ئێستا لە بەردەم هێرشەکانی ئەو حەشتی شعبیە ئێرانن پێم وایە باشترین هەڵوێست بۆ کورد لەم قۆناغەدا برێتێ لە کشانەوە لە حکوومەتی بەغدا حکوومەتەکە خۆی کاربەڕێکەرە انتخابات کرا و حکوومەت تشکیل ناکرێ یعنی ئەگەر بێت و کورد ئەو هەڵوێستێنێ بەڕاستی نابێت داوی هەڵوێست لە دەوڵەتانی تر بکەیتەوە پشتگیریت کا بۆیکەوە ئەو درۆنانەیە بۆ سەر هەرێمی کوردستان چونکە بەشێکی زۆری ئەم درۆنانە لە مووسڵ و دەشتێ لە کورکوک و لە ناوچەکانی ترەوە دێتە سەر هەرێمی کوردستان و ئەوانەیشی کە دەکرێت بریتێ لەو گروپانەی کە لە گروپە چەکدارە شیعەکانن لە عێراقدا دەکرێت و ئەمانەش دەبێت سەرۆکی وەزیرانی عێراقی گروپە شیعەکان ڕێگری بکەن لەو درۆرانەی بەتایبەتی لە عێراقەوە دێنە سەر هەرێمی کوردستان بە هەر بیانەوەیەکەوە بێت ئەگەر ئەمە ناکرێت باکشانەوە لە حکوومەتی
عێراقی سوودانی کاربڕێکە لە ئێسادا باشترین هەڵوێستە بۆ کورد و بیسەلمێنێ بۆ هەرێمی کوردستان بۆ خەڵکی هەرێمی کوردستان کە من بەڵێ بکەرێکی نان دەوڵەتیم ناتوان بەسەر ئاسی هەرێمایەتی نێودەوڵەتی ڕۆڵ بگێرم بەڵام لەسەر ئاسی ناوخۆی هەرێمی کوردستان لەسەر ئاسی عێراق دەتوانم ڕۆڵ بگێرم. مە خاڵێکی تر پێم وایە لە ئێستادا عێراق هیچ حکومەتێک بە خۆی نابینێ چونکە حکومەتی کاربەڕێکەر حکومەتێکی ئینقازی نیشتیمانی ئینقازی وەطنی چۆن دروستە کە لە کاتێکدا کە ئەوان ڕێک نەکەوتون لەسەرەوەی کێ کاندید بێ بۆ سەرۆکوەزیرانی عێراقیدا ئایندە و سەرۆکی کۆمارڵ نەبژێنراوە باز دەوە دەکرێت کە پەرلەمان داوای کردو لە 11 مانگە کۆبوونەوەی بکرێت بۆ هەڵبژاردننی سەرۆکی کۆمار و لایەنەکان ناڕازین. لەبەرەوەم پێم وایە ئەمانە هەمووی قسەی ئیستهلاکین و تەنها بۆ تەسویقی سیاسی بەکاردێنێت چونکە ئێستا عێراق هیچ حکومەتە گەڵ ناگرێت تەنانەت ئەم حکومەتێکی کە کاربەڕێکەرە بەڕاستی حکومەتێکە ناتوان لە ئاستی خواستەکانی هاوڵاتیان و حیزبە سیاسەکان و پێکاتەکان دانێ. ئەڵبەتە ئەوەمان لەبیر نەچێ کە ئێمەی کورد لە دوای 2023 تاوکو ئێستا لە نێوان وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و ئێراندا کۆمەڵێک دەستکەوت و کۆمەڵێک زیانمان لێکەوتووە. کاک مەسعود بەرزانی لە کتێبەکەی خۆدا بزودنەوە ڕزگاری خوازی کوردی لە 2023 بۆ 2016 بازەوە دەکات نزیکەی 16 جار کە من خۆم ژماردومە لە نزیکەی 16 جار لە ساڵە سوێنە دەڵێت وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بێبەڵێنیان کردو بەرامبەر بە کورد و هەروەها ئێرانیش بە هەمان شێواز لە کۆمەڵێک مووقیفدا لە کۆمەڵی هەڵوێستە بەرامبەر بە هەرێمی کوردستان وەستاوەتەوە و دژی هەرێمی کوردستان بووە. بەڵام ئەومان لەبیر نەچێ دەستوری عێراق کە فیدراڵەکەی تیا چەسپێنراوە ئەم دەستورە دەستورێکی هەمیشەییە و یەکێک لە دەستکەوتە باشەکانم بۆ گەلی کورد و بۆ هەرێمی کوردستان وتراوە کە بە عەمامەیەکی شیعی و شەڕواڵێکی کوردی نووسراوەتەوە واتە ئەم دەستورە بەرهەمی هاوپەیمانێتی کورد و شیعە بووە بۆ پاڵپشتی ئێران و بە سەرپەرشتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا. بۆیە ئێمە لە هەرێمی کوردستاندا باشترین هەڵوێست ئەوەیە بەرامبەر بە ئەم درۆنانە بەرامبەر بە ئەم هێرشانە دەکرێتە سەر هەرێمی کوردستان سەری دەوڵەتانی ناوچەکە بکەن کە ئەوان چۆن دەکەونە بەرهێرشەکە و چۆن هەڵوێستێکیانەیە ینی تۆ سەری دەوڵەتێکی وەکو سعودیە بکە F-16 و F-35 و پاتریۆت و دژە موشک و موشکی گەورە و یەکێکە لە جبەخانە گەورەکانی خۆرڵاتی ناوەڕاست و کەندا بەڵام کە کاتێک هێرشی دەکرێتە سەر هیچ ناکات خۆپارێزی و هەڵوێستێکی بەرگریکاری دەبێت. بۆیە ئەگەر بێت مقارنە و بەراوردکردنە نێوان هەرێمی کوردستان وەکو بکەرێکی نادەوڵەتی و سعودی وەکو بکەرێکی دەوڵەتی و هەرێمایەتی و نێودەوڵەتی ئاسمان و ڕسمانە بەراورد ناکرێت. مادام وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا سێرەکات سعودیە هەڵوێستێکی وای لێ چاوەڕێکات و هەنگاوێکی زیاتر نانێت کابەتە نابێت لە کوردی زیاتر چاوەڕێ بکە. بۆیە کە کاتێک دەبێنێ دەوڵەتێکی وەکو بەریتانیا لە لێکەوتەکان و مەترسیەکانی ئەم جەنگە ئەترسێ ئەبێ کورد ئەولاتر بترسێ. یعنی ئێمە ئەومان لەبیر نەچێ ئەگەر بێت و ئەم درۆنانە ئەم موشەکانی بۆ سەر هەرێمی کوردستان زیاتر ببن و ئەم جەنگە زیاد لە 6 مانگ بخایانێ ببینە هەرێمی کوردستان چۆن بێتە سوتمات لەم نێوەندەدا. بۆیە باشترین حەلێک باشترین شتێکەوەیە کە ئێمە وەکو کورد وەکو هەرێمی کوردستان هەڵوێستێکی کاتی بنوێرێت بۆ ئەوەی کەوا پیشانی ئەو لانانەی بدرێت کە موشک و درۆنە بۆ سەرێمی کوردستان کە ئێمە لەم بینەدا دەکرێت تا دەزراوی. بەڵێ سوپاس دەکەم دوای دێمەوە خزمەتەکە کاتە بوو کاک تۆرتەرە کاریگەری لەسەر کورد بەڵام لەسەر ئیدارەدان جگەلەوەی کە درۆن دێت بەڵامژانی هاوڵاتیان بڵێن زۆر خراپەوە غازە گران بووە هەر بەرناکەوێت ئەوە بانزین و سوتەمەنیە گران بوو ئەو کێشەی موچەیە ینی ئیدارەدانەکەش هەر هیچ شتێک پێشکەش هاوڵاتی ناکە حکومەت لە ئێستا دەستی لە خۆی بەرداوە. وڵا بە دەر گومانی تیانە و کێشانە لە هەرێمی کوردستان دروست بوون کە هێشتا هێمە بەشێگنین لە جەنگەکە و تەرەفێکی جەنگەکەش نین ینی کاریگەری بۆ لەسەر ژیانی خەڵک لەسەر کارەبا لەسەر ئاو لەسەر پێداویستی سوتەمەنی و خوێندن نەماوە ینی خوێندن بۆتە ئۆنلاین لە کوردستانە زۆر زەحمەتە لەبەرەوەی خوێندکارەکان لەگەڵ ئەم پرۆسیێڕانە هاتوون ئەنتەرنێتیان نییە کارەبایان نییە پێداویستەکانی کیان نییە ئەم خوێندنە ئۆنلاین چۆن بکرێ ئەمانە هەمووی کێشن. بەس من بابەتێک بەلامەوە زۆر گرنگە ئەویشەوەیە ئەبێ ئێران هەر چۆنێک بێ هەردوو حاڵەتی هەیە ئەگەر دەوڵەتی ئێران ڕووخا عێراق گۆڕانکاری بەسەرا دێ کورد خۆی بۆچی ئامادە کردووە و بەتەمای چییە و ئەگەر بێت و جەنگەکە وەستا و ئێران و ئەمریکا ڕێککەوتنێکیان کرد کاتی بێ یا درێژخایەن بێ جارێکتر کورد لە بەغدا هەڵوێستی چییە ئەمە حاڵەتەکەیە.
میوانە بەڕێزەکانیشت باسییان کرد کاتی خۆی دەوڵەتی عراقی کە دروست بۆ عێراقی نوێ لە 2023 و نووسینەوەی دەستوریش کورد و شیعەبەیەکە و نووسیوانە ڕۆڵی سەرەکیان تیابینیوە و ئاسانیش نەبووە یەکەم جار بێ لە دەستوری عێراقا بڕیاری فیدراڵی بدرێ لە دەستوری هەمیشەی عێراق ئەمە مشتومڕی زۆری خایان کارگەیشتاوەی و کاک نەوشیروان باسی کرد چوونە لای ئایەتوڵای سیستانی بۆی هاوکاریان بێوڕێی ئەویش وەرگرن چونکە شیعەکان داوایان دەکرد دەستورەکە دەستورێکی ئیسلامی بێ نابێ هیچ یاسایەک دەرچێ لە عێراقا دژی سەوابیتی ئیسلام کە ئەمە بەلای هێزە کووردا سوکولاریزمەکانەوە زۆر دژی دوجارێکێتی و پارتی وتیان ئەوانیش داوای فیدراڵیانە کرد هەردوو لە ئەمان بەستەوە بەیەکەوە یعنی ئەوان ڕازی بن عێراق لە دەوڵەتێکی ئیسلامی بێ و هیچ یاسایەک دژی نەگۆڕەکانی ئیسلام دەرنەچێ بەو مەرجە ئەوانیدان بە فیدراڵیا بنێن و دانان بەم فیدراڵیە شاوەش بابەتێکی دوور و درێژە چەنی خایان تا ڕازی بوون ئێرانیەکان هاتنە سەرخەت ئێرانیەکانیش ڕازی بوون بەوەی کە فیدراڵی بێ ئەمریکەکانی سەرەتا کاک مەسعود لە بەرگی شەشی کتێبەکە باسیەکە لەگەڵ بوونی فیدراڵی نەبوون فیدراڵی جوگرافی بۆ هەرێمی کوردستان بەس دوایەوەی کاتە ناو عێراق و ڕژێم ڕووخاو ڕوبەڕوویەوە بوونەوە مقتەدا سەدر و بەشێک لە شیعەکان و عەرەبی سوننە و هەندێک لە باسیەکان کەوتنە پەلامەردانی هێزەکانی ئەمریکا و بە تایبەتی شەڕی فەلوجە ڕوویدا ئەڵێ ئەمریکەکان داوا لە ئێمە کرد وەکو کورد هاوکاریان بین کاک مەسعود دەڵێ پێمان وتە نەی فیدراڵەکەی ئێمە گەیشتە کوێ یانی ئەمریکەکانی لەو بارودۆخەیە ئەمەیان قبول کرد وەگەرەوەکەی ئێرانیەکان نەبووە فیدراڵی نەدەبوو ئەمە دوو بەزیستە باستین چی باەک دوو مقدمە بڵێم بۆی بچینە نەتیجەیەک دووش ئەم هاتنی شیعەش کە ئێستا حکمی عێراقەکە ئەگەر هاوکاری کورد نەبووە هەر نەدەبوو لە کۆبوونەوەی نیویۆرکی ساڵی 1990 کە ئەمریکەکان داوای کۆبوونەوەی ئۆپۆزیسیۆنی عێراقیان کرد بەو مەبەستەی کە قسە لە ئایندەی عێراق بکەن 3 ساڵ پێش ڕوخانی ڕژێم لە ساڵی 99 ئەمریکەکان پێیان وابوو نابێ هێزە شیعەکان بەشدار بن ئەگەر عێراق بگۆڕێ سەدام نەمێنێ بەعسیەکان نەمێنن بەڵام عەرەبی سوننە حکمی عێراق بکە بەڵام مام جەلال ڕۆلی سەرەکی هەبوو لەوەی کە قەنەعەتی بە ئەمریکەکان کرد کە عێراق لە نیوە زیاتری شیعەیەوە بەبێ شیعە وەزە ڕوا بڕێوە و دەبێ شیعەتیا بەشدار بێ و ڕۆڵیان هەبێت لە ڕوخانی ڕژێم لە هەمان کاتە حیزبە شیعەکان بە بڕیاریاندا بوو لەسەر داوای ئێران بەشداری هیچ پرۆسەیەکی ئەمریکی نەکەن لە ڕوخانی عێراقا کاو کاتە ژێران ترسا ئەگەر عێراق بگۆڕێ و ئەمریکا بیگۆڕێ هەر مەترسی هەبێ وەسەر ئەمنی قەومی ئێرانی داوایان لە حیزبە شیعەکان کردبوو بەشداری نەکەن و لەسەر و هەمووشیانە و کاتێک کەسایەتی کاریگەریان ئایەتوڵا محەممەد باقر حەکیم بوو کە لە تاران دانیشت مام جەلال هەستا لێرەوە چوە تاران لەگەڵی دانیش قەنەعەتی پێکرد کە ئێوە بەشداری بکەن ئەگەر بەشداری نەکەن ئێوەی شیعە لە داهاتوی عێراقا هیچ بەشێکتان نابێ وەرن لەم کۆبوونەوەی بەشدار و بزانن و جەنەزەری ئەمریکا چییە و چیتانەوەیەوە ئێوەش ڕۆڵتان هەبێ دوجار بێبەش دەبن من خۆم بەشێک لەو جەرەیانە بووم و قەنەعەتی پێکرد کە بەشداری بکەن ئەو بوو خۆی نەهات بەڵام عەبدولعەزیز حەکیم هات لە کۆبوونەوەکە بەشداری کرد من یەکێک ملەوانەی کە لێ بەشدار بووم یعنی ڕۆڵی مام جەلال ڕۆڵی گرنگی بینی لەوەی شیعە بەشدار بێ لە ڕوخانی ڕژێم و شیعە ئێستا حکمی عێراق بکە کەوا بێ دەوڵەتی ئێستا عێراق شیعە و کورد بەیەکەوە پێکیان هێناوە ئێستا پێکاتوە بە کورتی دەسەڵاتی سیاسی کوردی ئایا بەرنامەی چییە بۆ خۆشحاڵن بەوەی کە پێش تەمان پێش شەڕەکە ڕووبدا پێشەوەی درۆن بێ حەزیانە کرد شەڕی ئێران و ئەمریکا ببێ و ئەمریکا لە ئێراندا یعنی ئایا بەرنامەکە چییە بەدیلەکە چییە ئەگەر ئەمانەی ئێستا شیعە نەمێنن هەر بە جددی ئێمە هەمومان بەرژەوەندی هەرێمی کوردستانمانەوێت ئێمە حەزەکەین کوردستان دەوڵەت بێ وە کوردین و شانازی پێوەکەین خەبات و خەماندووبوونی ئێمە بۆ ئەوەیە وە کۆمونەتەوەکانی دنیا بەس بەدیل چییە ئەگەر ئێران نەما و ئەم شیعانەی بەغا حکمی عێراقیان نەکرد یعنی بیرلاوەکەنەوە عەرەبێکی سوننە بێ عەرەبێکی شۆڤیەنی بێ دەوڵەتێکی مەرکەزی دروست بێ کە ئەو کاتە ئەمەش نامێنێ بۆ نایەن لەگەڵ ئەمە بەڕاستی ڕاستە شیعە کەم تەرخەم بۆ بەرامبەر بە هەرێمی کوردستان و زۆر جار فشاریشان لێ کردوین بەڵام لە ئەنجامیشە ئەوە باشترین بژاردە بووە لە عێراقا چونکە ئەوانی تر باوەڕیان بە فیدراڵی نییە ئێستاش لەگەڵیانی سبەینەش بێنەوە داوای دەوڵەتی مەرکەزیەکەن ئەمریکاش ئێستا لەگەڵ بوونی دەوڵەتی مەرکەزیە لەبەرەوە مەرج نییە ئەو گۆڕانکاریەی لە ئێران و عێراق دێتە پێشەوە بۆ کورد باشتر بێ لەوەی ئێستا هەیە من نازانم بەڕاستی
بیران لەوە کردوەوە ئایا بەدیلێکی باشتریان نەیە حەزەکەنەوە گۆڕانکاری لە ناوچەکە ببێ یانەوەچیان جارێکتر ماڵوێرانی بەسەر خەڵکی کورددا دێنێتەوە. سپاس دەکەم کاکتۆر. مامۆستا مەسعود خولەکێکی بۆ بەڕێزت ئەگەر شتێکت مابێ لەسەر کورد لەم بارودۆخە ئەگەر بە کورتی بێ سپاس دەکەین. وڵی هەردوو بەڕێزان زۆر جوانیان تەحلیل کرد. ئێمە ئاگادار بین بە ئەگەر هەر گۆڕانکاریەک ببی ینی هەندێک حیزبی کوردی هەیە لەبەر دژە دین یعنی جار وەیە دەستی دایتە مشارەی لە قەداری بنەخۆشی دەبرتەوە هەر پێی خۆشە یعنی دژی کاکەگەر ئەو وەزع بگۆڕێ ئەمە جارش کەس باسمان کرد بەخوایەوەی عێراق ئێستا بگۆڕێ چینا و خەڵکە بێ ئەوەی ئێستاوا لە پەرلەمان تەمەشا دەکەین چێدا ئەو عنسوری و قەومیانە بێن نا ڕێی زەمورت دەمینێ نەدەستورت وڵاو دەستوری هەڵدەوەشێنەوە فیدرالیت نامینێ وڵا لە هێزی پێشمەرگە قبول ناکەن وڵی بەچای خۆمان ئەو کاتی دەبینین پەلاماری کوردستان دەدەن و ئاوارە دەبینەوە جار یعنی ئاگامان لێبی لەو بابەتانە زۆر زۆر ورد بین یعنی سەرکردایەتی کورد ئێستا باشترین ئیش ئەوەیە ئێمە پێویستمان بە ئەمریکا و ڕۆژئاواش هەیە ڕاستەکەی و پێویستمان بە ئێران و عێراقیش هەیە لە هەمان کاردا یعنی دەبی زۆر ورد بین چۆن خۆمان دەرباسکەین لەو بینەی کە نەزەر بە جەبهەی مقاومە بگەین نەزەریش بە ئەمریکا بگەینین ئەوە زۆر وردەکاری دەیە ڕاستی قیادەتی حەچیمی دەوێت. بەڵێ سپاس دەکەین مامۆستا کاکتۆر ئیبراهیم گەر جەنابشت بە کورتی لە خولەکێک لە شتێکت مابێ سپاس دەکەین. واسەمانەت بە گۆڕانکاری لە عێراقدا من پێم منیش هاوڕام لەگەڵ هەردوو میوانە بەڕێزەکە هەر گۆڕانکاریەک لە عێراقدا ڕوو بدات بێت و هۆی گۆڕانکاری لە سیستمی سیاسیە یەکەم نەتەوە کە زەرمەند دەبێت لێ بریتە لە کورد بەڵێ شیعە تەیرێکی زەریف نەبووە موچە و بوجە هەرێمی کوردستانی بەناحەق بڕیوە لە چەندین ساڵە و بۆتە گرفتێکی سەرەکی بوو موچە خۆرانی هەرێمی کوردستان و لەم ناوەندەشدا دەسەڵاتی سیاسی لە هەردوولادا کەمتر خەم بوون بەرامبەر بە موچە و بوجی هەوڵاتیان بەڵام گۆڕانکاری دروستبوون لە سیستمی سیاسی عێراقیدا بەو شێوازەی کە لە دەستوردا هاتووە ئەو تەوافقە نەمێنێ ئەو سیستەمە تەوافقی کە لە عێراقدا لە دوای 2023 دروست بووە نەمێنێت بەدیلەکەی بریتە لە سیستمێکی مرکزی کە سنەتیایدا باڵا دەست دەبێ ئەو سنانش بەڕاستی سنەیەک نین کە بە کتاب و سنە حکم بکەن بەڵکو قەومیەک و نەتەوەپەرستێکی زۆر ڕگزپەرستانە بیر دەکەنەوە و یەکەم پلانیان بریتە لە نەهێشتن و کەمکردنەوەی ڕۆڵی کورد لە عێراقدا و ئەو دەورەشی کە لە ڕابردوودا هەوە بۆ شێوازە نامێنێتەوە بۆی باشترین بژاردەیەک بۆ کورد لە ئێستادا بریتە لە مانەوەی ئەم سیستەمە تەوافقیە بە گۆڕانکاریەک بێتە هۆی ئەوەی کەوا ڕۆڵ و پێگەی هەرێمی کوردستان بە بەهێزی بمێنێتەوە. سوپاس دەکەین سوپاسان دەکەین مادوماکەن دکتۆر ئیبراهیم محەممەد هەروە مامۆستا مەسعود عەبدولخالق و دکتۆر دارا محەممەد سوپاسیان بەدەبوونتان دەکەین. سوپاس بۆ بینەرانی ڕێ سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.